بۆ ئەوەی ئەم تامەزرۆیە بمێنێت خۆشەویستان، بۆ ئەوەی ئەم تامەزرۆیە ئێستا چۆنە بمێنێت بیر لەوە بکەرەوە. ئێستا حاڵت چۆنە؟ ئێستا سترێس نی بۆ چکە ساڵێکی ماوە ئیمتحان، ئێستا قەلەق نی کەواتە ها سترێس و قەلەقی زۆر چەند خراپە دوای حەماست نایاڵێ. دوو، تۆ ئێستاکە شتێکت نەکردووە و خراپت کردبێ، بۆ نمونە سعیەکت نەکردووە نەتیجەکەی خراپ بوو بێ، بەڵام سبەی ئیمتحانەکەی سعیەکەکەیت و ئیمتحانەکەیت و خراپە بی، ئەی ئەم حەماسەتە چۆن دانەبەزێت؟ ئەبێ ئێستا وعد بی، ئێستا بەڵێن بی ئەگەر هاتوو 20 سەعات سعید کرد لە شتێکی کەمە دواییت لە بیر چوویە ئەم حەماسەتە دانەبەزێت. ئەبێ ئێستاکە بڕیار بی سبەی لە واقعە لە ئیمتحانەکانی مانگی یەکەم دووەم سێیەم کورە تا سەری ساڵیش خراپ بووی ئەم حەماسەت و ورەیەت دانەبەزێت. نەک سبەی تۆ هەروە بزانی دنیا وەکو ئەم دەقەڵایە بەیانی کە خراپ بووی ئیتر یەکسەر بڕوخی، نە ئەبێ ئێستا بڕیار بی بەڵێن بی بەخۆت بە هیچ شێوەیەک ئەو شتانە تەئسیری لێ نەکا. ئەگەر هاتوو سبەی بۆ نمونە سعید کردووە وەرزی یەکەم باش نەبووی، خەریکە وەرزی دووەم تەواوە بێ هێشتا هەر بیرکاری باش نیت، بۆ نمونە ئەبێ لە ئێستاوە وعد بی من تای شەوی ئیمتحانی ساڵی ئایندەی سەری ساڵ من ئەبێ لە ئێستاوە قەناعەتم وابێ لەگەڵ ئەوەی هەموو ڕۆژێ خراپ بووم، لەگەڵ ئەوەی هاوینەکەی خراپ بووم، لەگەڵ ئەوەی چل ڕۆژەکەش خراپ بووم، بەڵام من هەر ئیمتحانەکە هەر باشە بم. ئەم قەناعەتەیە کە ئەتوانێت گۆڕانکاریەکە دروستکە. من کە چوومەوە بۆ زانکۆ لەگەڵ خۆم دانیشتم، کۆمەڵە بڕیارم ما، یەکێ لە بڕیارەکانمەوە بوو ئەگەر سعیم نەکردبوو، ئەگەر تێنەگەیشت بووم، ئەگەر تەنها 1-2 سەعات کاتم مابوو، من هەر ئەبێ دەرەجەی نایاب بهێنم. و چەندین جار لەبەر ئەم وعدەم من هەر سوور بووم لەسەر ئەوە وە سوپاس بۆ خوا جاری واش هەبووە سعیم نەکردووە، مەجالم نەبووە، میوانم هاتووە بەیانیەکەی 1-2 سەعاتم ماوە، هەر بایی ئەوەی دەرەجەیەکی نایاب بهێنم، من هەر بە ورەیەوە تومەتە ئیمتحان وە سوپاس بۆ خوا دوایی باش بووم. ئەی ئەگەر ورەم بڕووخایە، ئەی ئەگەر باوەڕ بە خۆبوونەوەکەم بەهاتایەتە خوارەوە بە دڵنیاییەوە ئەوانە هەمووی ئەبوون بە کێشەی گەورە. چی بکەین ئەم ورەیە دانەبەزێ؟ ئێستا خەیاڵەکانت چۆن؟ لەسەر خەیاڵەکانت ئەبێ بەردەوام بی. ئەمڕۆ لە خەیاڵەکانی تا ئەڵێ 5 ساڵ دەرەجەی تەواو هێنم، ئەی ئەبێ تانیوەی ساڵیش خراپ بێ ئەم خەیاڵە نێتە خوارەوە. چکە ئەگەر ئەم خەیاڵە و خراپ کرد ئەم حەماسەتی ئێستا هەتا ئەو کاتە ناتمێنێت. ئەمە مۆزوعێکی وایە، جاری وا هەیە لە هاوسەرگیریە 2 نەفەر زۆر حەزەکەن بە یەکەوە بژین، خەیاڵەکان ئەچن بۆ داوەت، ئەچن بۆ گەڕان، ئەچن بۆ میوانیش تەکڕن پێکەوە ئەژین، خەیاڵێکی زۆر خۆشیانەیە، بەڵام لە واقع پاش ماوەی خەیاڵەکانیان نامێنێت، خۆشەویستیشان بۆ یەکتر داوەست. ئەبێ واز نهێنی لەو خەیاڵانی. بۆ نمونە کەسێک ئەمڕۆ کێشەیەکی هەیە بەڵام بێتاقەتە، سبەی کێشەکەشی حەل نەبووە، بەس خەیاڵەکەی گۆڕاوە، لە خەیاڵەکەیە کێشەکەی حەل کردووە و سەرکەوتوو بووە، سیرێکی ئەو ڕۆژە جەویشتەکەی هەیە. کەواتە ئەم هێز و توانە و وزە و حەماسەتەی ئێمە پەیوەندی بەو خەیاڵانەوە هەیە کە ڕۆژانە تەرکیزیان ئەکەینە سەر. کەواتە ئەگەر خەیاڵەکەت ئەوەیە لە ئۆفیسەکە دانیشتووی دوای 10 ساڵی تر، دوای 15 ساڵی تر بە شەهادەی دکتۆراوە، ئەوە ئەم خەیاڵە ئەبێ ئێستاکە کە ئەیکی ئەڵێ ئەم هاوینە سەعیەکەم ئێستا ئەم خەیاڵە ئەکەیت و باوەڕت پێێتی، بەڵام نیوەی ساڵ کە ئیمتحانە کردووە خراپ بووی، ئەبێ هەرم خەیاڵە بکەیت. اینجا دوای ئەوە ڕاستەبیتەوە، اینجا دوای ئەوە ئەم حەماسەتت بۆ ئەگەڕێتەوە. زۆربەی یەکسەر تەسلیم نەبێت، ڕوبەڕووی واقع ئەبێتەوە، ناڕەحەتیەکە بینێ یەکسەر پەشیمان بێتەوە لە خەیاڵەکانی خۆ خەیاڵ خەیاڵە هەموو دەقێک دەتوانێت خەیاڵ. کۆتا مۆزوعم کە ئەمەیە بۆتانی باسکەم ئەوەیە، هەر کات بیرکردنەوەی خراپت بۆ هات کێشەکە چییە وە چۆن چاکیت؟ هەر کات بیرکردنەوەی خراپت بۆ هات ئەسە بیرکەرەوە. جاری وا هەیە تۆ سعیەکەی هیچ ڕووی نایەوە کەچی لە ناکارەکە کۆمەڵی بیرکردنەوەی سلبیت بۆیە سارد ئەکاتەوە، بێتاقەت دەکات، ناومێد دەکات. باشە ڕۆژێ 2 ڕۆژ دوای ئەوە هیچ نەگۆڕاوە کەچی هەر لە خۆیەوە بیرکردنەوەکەت ئیجابیە،
کەواتە ئازیزان ئەم بیرکردنەوە سلبیە ئەم بیرکردنەوە ئیجابیە ئەزان پەیوەندی بە چێوە هەیە یەکەم شت پەیوەندی بەوە هەیە تۆ لایەنی دەرونی و خەیاڵەکانی چۆن ئێستاکە تۆ زێبی لە دامایی بەدبەختیەکانی خۆت کەرەوە خەیاڵەکان یەکسەرە بن بەشتی سلبی و ناخۆش بیر لە دووشتی ناخۆش بکەرەوە یەکسەر داعەکەبیت کەواتە ئەمە یەکێک لە شتەکان بەدەست خۆتە ئەتوانی بیر لەو شتانە نەکەیتەوە دووهەم لایەنی جەستەی هەر ئێستاکە شانەکانت بەرەدواوە و سەرێ بەرز بێ شانە بەرەدواوە و سەرێ بەرز بێ بزانە چۆن یەکسەر باری دەرونی تەگۆڕێ ئەحساس تەگۆڕێ هەر ئێستاکە وەرە ئەم تەمرینە لەگەڵ من بکەن ئەتوانی بچیتە بەر ئاوێنەیەک و دەموچاو بڕووکەی بە ڕوخساری زەردەخەنە ئێستا من پێکەنینم نایە بەڵام با بیکەم بە پێکەنینشەوە ئەها زەردەخەنە هەر ئێستا تاقی کەرەوە بە شێوەی زەردەخەنە بەس بوەستە ئەها بەس شێوەی زەردەخەنە بکە 10 ثانیە 30 ثانیە بوەستە مشکی تۆ لە ناو مۆزوعەکەی لێ تێگەچێت چۆن ئاسا وت بۆ ڕوونەکەمەوە چۆن مشکل لە ناو مۆزوعەکەی لێ تێگەچێت دڵت ناخۆشە بەڵام شێوەت کە بە زەردەخەنە تۆزێ لەسەر شێوازی زەردەخەنە تەماشای مۆبایلەکەت بکە یان بڕۆ تەماشای ئاوێنە بکە یەکسەر باری دەرونی دەگۆڕێ باشە بی چۆن خۆشەویستان کاتێک کە تۆ هەڵوژەی ترشە خۆی مادەی ترش بەر زمان تەکەوێ خەبەر ئەدرێ بە مێشت بۆ هەرسکردنی خەبەری بە لیکەڕژیانەکان ئەڕژن لەبەر ئەو مادە ترشە بۆ ئەوەی هەرسیکە بەڵام خۆ تۆ پێویست ناکە هەموو جارێ هەڵوژە بخۆی بۆی مادە لیکەڕژیانەکان بڕژێن وەرە بە خەیاڵ گێرپیاڵەیە دێنە تۆزێ خوێ و لیمۆدۆزی تێکە هەر ئێستا هەڵوژەی هەڵگرە ئاوی چەقێنە پیایە دەیبی خەرە دەمێ دانی بیانە هەڵوژەیەکی ترش دەمە ئاوی کردوانە دەم منژان ئاوی ئەم لیکەڕژێنە بۆ ڕژە لەبەر ئەوەی جیاوازی نەکرد لە نێوان ئەوەی هەڵوژەکەم بەڕاستی خواردایە یان بە خەیاڵ بم خواردایە مشتی ئێمە جیاوازی ناکات شانەکانی بەرەدواوە تووزە ڕووبکە بە زەردەخەنە باشە وا بوەستە کە ئەنەهوو تۆ فەرماندە و سەرکردەیەکی زۆر بەتوانە لێ هاتیت یەکسەر مێش کرد ئەو حەماسەت و ئەحساسە خۆشت بۆ گەڕێنێتەوە بەڵام تو ئاواکەی لە خۆت و ئەچیتە بەر ئاوێنەکە زارە بەتابەتی تەلەبی کۆلی دوانزە سوکۆ وای کردووە لە خۆی کە سوکارەکەی نەیناسنەوە سپۆخڵ ناشرین بێتە یعنی هەر ئەچێتە بەر ئاوێنەکە ئەوەی گەورەیە ڕوخێت خۆ نەیانوتۆ وابێت لەم دەقەیەوە بڕیار بە هەمیشە مەزبوط بی کە چوویتە بەر ئاوێنەکە حەماسەت و ئەحساسێکی باشە بۆ بگەڕێتەوە باوەڕ بەخۆبوونە بۆ بگەڕێتەوە نەک تۆ خۆت داماوکەیت و خۆ فەقیرکەیت و دەموچاو بەی بە یەکا و ئەوان ئێستاکە کە حاڵت خراپە بێ چاکیکە یەکەم شت بەلایەنی جەستەیی باشیکە دووەم شت ئەی بۆ لە ئەسڵا خراپەوە یان لایەنە دەرونیەکەت خراپ کردووە بیر لە شتی خراپ کردوێتەوە یا باری جەستەیی خۆتی خراپ کردو بۆی باری دەرونی تێکچووە یان نەخەوتووی ئازیزان ماوەیەک مەخەوە ئیتر بیرکردنەوەی خۆشە بۆ نایە هەمووی ئەبێ بە بیرکردنەوەی سلبی هەمووی ئەبێ بە خەیاڵاتی ناخۆش بخەوە بە ڕێکپێکی ئەگەر کاچن ڕۆژەکەش هەوڵ بە هیچ شەوێ 7 ساعت کەمتر نەخەویت بڕیار بە بڵێ من لە شەو ڕۆژێکە ئەبێ 7 ساعت و نیو 8 ساعت بخەوم هەر زۆر کەم خەوتی مێڵە بگاتە 7 ساعت کەمتر تەنانەت چل ڕۆژەکەش چونکە تەنها 5 شەو تەنها 5 شەو لەسەر یەک تەوانە 4-5 ساعت بخەوی دڵنیا بە باری دەرونیت وەکو خۆی نامێنێ حەماسەتت نامێنێ باوەڕ بەخۆبوونت نامێنێ هەموو مێشکە دەبێ بەشتی سلبی هەموو مێش زیرەکترین ئینسان بێنە 5-6 شەو لەسەر یەک کەم خەوت بێ یەکەم شتکەیە بە مێشکا بە ڕۆژە ئەوەیە تۆ فاشی لەبی تۆ سەرکەوتوو نابی بەخوا ئەم دنیای بەو شێوازە نابێت کە تۆ ئەتەوێ و ئەم خەیاڵە سلبیانت بۆی کەواتە خەوت باشکە باری دەرونیەکەت باشکە بارە جەستەیەکەت باشکە تەنانەت جلوبەرگەکەت باشکە بڕۆ حەمام بکە بڕۆ خۆت ڕێک و پێکە یەکسەر ئەو ئەحساسە حەماسیە باشت بۆ ئەگەڕێتەوە کە واد لێ ئەکا ئیشی باشکەی واد لێ ئەکا کە کاتەکانە بە بەرەکەت و بە باشی بەریتە سەر اینجا مۆزوعی تر مۆزوعی خواردنە بابەتی خواردن هەمیشە ئەوە بزانە درەنگ نان خواردن کە هەرزنە بۆ ئەخەوی خراپە هەمیشە ئەوە بزانە
ئیهمالکردنی خواردن خراپە. مەرج نییە دەرمانێکی سحری هەبێتەوە بیخۆی یەکسەر مێشکت دین ببێت یاخود شتێک هەبێ بیخۆی یەکسەر لە ناو بەرێ وانە ئەبێت تۆ بیتی بە عادەت بۆ نمونە بیتی بە عادەت کاربۆهیدرات نان و بسکیت و شەکر و شیرینی کەمکەیتەوە بیکەی بە عادەت میوە و شکراوەکان چەرەسات ئەمانە زیادی بیکەی بە عادەت کە ئەزانی شتێ باشە مەڵێ تەبیعەتم نایبا و ناخۆشە و نایخۆم و ئیتر نەم خواردووە هەوڵ بەی لێی بخۆی و تۆزێ دوورکەونەوە لەو شتانەی کە ترشن یا خواردنی سەرجاد و شتی پیسپۆکڵ خۆت لە ماڵەوە ئەتوانی شتی ڕێکپێک چاکیت و بیخۆی. بەڕێزان من حەزەکەم زیاتر لە خزمەتتانامە بەڵام بابەتێکی زۆر گرنگ کە مامۆستا بازیان ئامادەی کردووە ئێستاکە لە خزمەتتان نابین زانین مامۆستا بازیان ئەگەر ئامادە بێت ئینشاءڵڵا دوایی ئەو بەڕێزانە وەرەگرین لە کۆتایی وێبینارەکە ئێستاکە دەستیان هەڵبڕیەوە من داوای لێبوردنەکەم کاتی مامۆستا بازیانە ئەگەر زۆر چاکە من لە ئێستا خۆتاویزیتان لێکەم و لە کۆتایی وێبینارەکە ئینشاءڵڵا دەڕێمەوە بۆ لاتان خواتان بێت. بەڕێزان سەڵتم هەیە کێشەی نییە ئەگەر پاوەرپۆینتەکەش دیارە با من دەست پێ بکەم شادی خان مەسیجێک بنێرە ئەگام لێ پاوەرپۆینتەکەیە زۆر باش. بەڕێزان سڵاوتان لێبێ خۆشحاڵم بۆی لە خزمەتتاندام خۆشحاڵیم بەوەی کە ژمارەیەکی زۆری بەشدار بوون لەم زوومە ئامادەیە و هیوادارم ئەو ببێتە دەستپێکێک بۆەوەی کە بەشێک لە قوتابیان سوودمەند بن لەم هاوینە و بتوانن ئەم پرۆژەی ئێمە بکەنە فرسەتێک بۆ ئەوەی پەرە بە تواناکانی خۆیان بدەن و ئەوەش بکەنە فرسەتێک شادی خان نووسین دەکرێت لەسەر شاشاگەرەوە چاک بکەین زۆر شتێکی باش. ئەوەی کە گرینگە بەڕێزان من هەوڵ دەدەم لەم بابەتە باسیەوەتان بۆ بکەم یەکەم چۆن دەست پێ بکەم و ئامانج و کاتەکانم بڕێ بخەم دووەم چۆن مامۆستایەک هەڵبژێرم و بەشداری چەندوانە بکەم ئەو زۆر گرینگە ئێمە قسەی لەسەر بکەین بیکەینە فرسەتێک بۆ ئەوەی پەرە بە هەوڵ بدەین ئەو هاوینە بەرهەمدابی. بەڕێزان سەرەتا گرنگترین شت بۆ ئەوەی کە دەست بە پرۆژەیەک بکەیت بۆ ئەوەی کە هەوڵ بدەیت ئامانجێکی خۆت سەرکەوتوبی ئەبێ سەرەتا ئامانجێک بۆ خۆت دابنێ. شادی خان ئەو نووسینە کێشەی چیە بۆ دەنووسرێ بێ زەحمەت؟ مامۆستای بەڕێزم کۆنتڕۆڵمان کردووە بەڵام نازانم بۆچی هەندێک بەشدار بوو توانن بینووسن. بەڕێزان داواتان لێکەن ئینشاءڵڵا هیچ شتێک لەسەر شاشەکە شەیر مەکەن مەنووسن کە ئەم دوایی ناوەکان لە لای خۆم هەیە هەمووی ئەنووسرێ ستاوە ئەلەند کاک ئەلەند شت دەنووسێ. مامۆستای بەڕێزان ئەگەر بتوانن شەیرەکە داخەن و جارێکی تر شەیری بکەن و نووسینەکان لا ئەچێت خۆشەویستان تکایە منووسن ئینشاءڵڵا. هەموو ناوەکان لێرە دەنووسرێ بەڕاستی ئێمە حەز ناکەین ناو بێنین چونکە لە زوومەکە دوای تەزیل دەکرێت. باشە چۆن زوومەکە لابم شادی مامۆستای ڕێکدار تەنها سۆپ شەیر بکە و ئینشاءڵڵا جارێکی تر شەیری بکە. ئەو ستۆپمان کرد تەواوە. بەڵێ ئێستا بەڵێ ئێستاکە پاوەرپۆینتەکەتان شێر بکەن ئینشاءڵڵا ئەو تەلیگرامەکەتانە مامۆستای ڕێزدار. زۆر باش ئێستا تەواوە نییە؟ بەڵێ پاوەرپۆینتەکە هەیە دەنجشمان کێشەی نیەوە نییە؟ هیچ شتێک کێشەی نێ دەستەکان دەست خۆش بێ. بەڕێزان ببورن کەمێک ڕاوەستان هەوڵ دەدەم لەو 20 خولەکەی کە کاتمان هەیە بە وردی پێتان بڵێم کە چۆن بەرنامەیەک بۆ هاوینەدا بڕێژن و هەوڵ بدەن ڕۆژانەتان بەرهەمدار بێ هەفتانەتان بەرهەمدار بێ و لە مانگێکدا دەستکەوتێکی باشتانە بێ بۆ خوێندن و چۆن ئامانجێک بۆ خۆتان دابنن و کاتی ڕۆژانەی خۆتان ڕێک بخەن و لە هەمان کاتدا یەک دوو سوپرایزی زۆر جوانمان هەیە بۆ بەشداربووان و بەشداربووانەی کە لەم وێبینارە بەشدارن و دڵنیا بن لەوەیە یەکێک لەو سوپرایزانە ئەگەر لی تێدا سوودمەندبی
ببێتە گۆڕانکاریی گەورە لەم هاوینە. کاک مالیک ئەگەر دەکرێت شت مەنووسەتکە مالیک هێ من باش بەڕێزان دانانی ئامانجێکێکە لە خاڵە هەر گرنگەکان هەر پرۆژەیە کە تۆ دەست پێکرد هەوڵدا ئامانجێکی جوان بۆ خۆت دابنیت. ئێمە لەم پرۆژەی باشترین ئامادەکاری بۆ پۆلی 12 جیاوازی هەموو پرۆژەکانی تر لە هەموو پەیمانگایەک لە هەموو بۆ نمونە ئەپلیکیشنێک کە پۆلی دەرسەکانی پۆلی 12 تێدا تۆمار کراوە بەڕێزان تەنها وانەکان دەخوێنرێ بەڵام نییە ئەوەی کە هەفتانە تۆ تاقیکردنەوە بە قوتابی بکەی ئەوە نییە کە بۆ منە لە مانگێکدا تاقیکردنەوەی وەرزی بە مانگانە بە قوتابی بکرێ. ئەم پرۆژەیە هەفتانە تاقیکردنەوە بە قوتابی دەکرێت مانگانە پێی دەکرێت و لە کۆتایی سێ مانگەکەی هەوڵ دەدەین تاقیکردنەوەیکی وەرزی گشتی بە قوتابی بکەین. زۆر بە وردی باسی ئەوانە دەکەین باسی ئەوە دەکەین کە دەتوانیت لە دوای ئەم سیمینارە یەک دووانە بە فری بدینی لاوە دەکادیمی ئمە پێتان دەڵێن چۆنێتی سیرکردنی وانەکان بۆی کە مامۆستایەکانمان بدینیت و دوای ئەو بڕیاری لەسەر بدەیت و کە ئایا بەشداری ئەم پرۆژەیە دەکەیت یان ناچوون کە کاتێکی دیاریکراوە هەیە ئەگەر ئەو کاتە تێپەڕێ ئێمە هیچ گروپێک وەرناگرین هیچ قوتابیەک وەرناگری بۆ هیواخوازم ئەو 20 خولەکە لەگەڵمان بەردەوامی بۆ ئەوەی کە بزانی پرۆژەکە چییە بەچی دەستی پێکردو چێنەوانێکی هاوکارن لەگەڵمان تەنانەت ئەوانەی کە ساڵانی ڕابردوو نمرەی زۆر باشیانی ناوە لە پۆلی 12 لەگەڵمان هاوکار دەبن و ئەزمموی خۆیان بۆ ئێوە دەگوازنەوە. یعنی باوەڕ بکەن لەم پرۆژەیە مەسرفێکی زۆرمان کردووە بەس بۆ ئەوەی کە هەوڵ بدەین گروپی یەکەم دەستکەوتێکی زۆر باشی هەبێ. ئێمە لە ئێستا چەند قوتابیەکی زۆر ناویان نووسیوە و پارەیاندا و بەشداری پرۆژەکەیان کردو ئەمانەوێ ئەم وێبینارە کۆتا وێبینار بێ یان یەک دوو وێبیناری تر بۆ ئەوەی کە ژمارەی بەشداربووان بگاتە ڕێژەی ستاندارد ئێمە دەست پێ بکەین بە پرۆژەکەی خۆمان و وستافێکی تۆکمەش ئامادەکەین بۆ قوتابیان. بەڕێزان گرنگترین شت بۆ ئەوەی کە دەست بە پرۆژەیەک بکەیت ئەوش ئەوەیە کە بە تەواوی بزانی چیت دەوێت ئەبێ کەسێک هەبێ ڕێنماییت کە پێت گەێنێ کە چۆن بتوانی ئەو بدۆزیتەوە کە تۆ چیت دەوێت. ئەمە خەڵکێکمانەیە سەرگەردانە لەوەی کە نازانێت چی دەوێت لە پۆلی 12 نازانێت چۆن دەست پێ بکە. دواتر دووەم شت ئەوەیە کە بزانی نرخ و قوربانیدانی بەدەستێنانی ئەو شتە چییە تۆ ئەبێت چ قوربانیەکی بۆ بدەیت ئایا ڕۆژانە چەند کاژمەر پێویستە کۆششی بۆ بکەیت و ئەبێت چەند بەردەوام بی و نابێت ئەگەر سار بوویتەوە چی بکەیت بۆ ئەوەی کە ئەو ساردبوونەوەی زەبەرت پێنەبە ئەگەر کێشەیەکت بۆ دروست بوونە خۆشیە کاتە پێشت یان خوانە خواستە کەسێکت لە دەستدا چۆن قەرەبووی ئەم ماوەیە بکەیتەوە کە بەهۆی کێشەیەکەوە تۆ کۆمەڵێک دەرست لێڕوە. ئێمە ئەزمونمان لە قوتابی سەرکەوتوەکان گوت مامۆستا ئاوات ئاماژەی بۆ کرد کە ئێمە توێژینەوەمان لەسەر بابەتە کردو شکر بۆخوا. یعنی ئەو ساڵ قوتابیی پۆلینۆمە بوو لە یەکەمەکانی سەرراستیارێن بوو و جگەلەوە ئێستا قوتابیی پۆلی 12 کۆتا دانیشتنم لەگەڵ 1.6 لەگەڵی دادەنیشم کە کۆتاشت پێ دەڵم چۆن بەشداری تاقیکردنەوەکان بکە و تەسەوری ئەوە دەکەم بەپێی ئەوەی کە ئیشم لەسەر کردووە نزیکەی پرۆگرامێکی چل کاژمێریم هەیە ئەو پرۆگرامە لەگەڵی بوومە لە سەرتاوە تاوەکو ئێستا و هەموو پێوەرانەی کە من لەسەریم تاقی کردوت و ئیشاڵڵا یەکێک دەبێت لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێ و ئیشاڵڵا ئێوەش زۆرترین ئەوانەی کە بەشداری ئەم پرۆگرامە دەکەن سوودمەند دەبن لەو پرۆگرامەیە ئێمە وەڵ دەدەین زۆر شت هەیە هاوکارت بین. بەڕێزان بەس ڕێخستنی کات بەپێی توێژینەوەکان 124 دەستکەوتی ڕۆژانەت زیاد دەکەن. یعنی تۆ ئەگەر ئەرکێکت هەیە بەس کەسێکی شارەزا لە بواری ڕێخستنی کات و بەڕێوەبردننی کات هاوکارت بێ لەوەی کە کاتی ڕۆژانە دەڕێک بخەی کاتی هەفتانە دەڕێک بخەی کاتی مانگانە دەڕێک بخەی مانگدا فیدباجی خۆت وەگری بزانین دەستکەوتەکانی هەفتە چی بۆ بەس ئەوە 124 دەستکەوتی تۆ زیاددا ئەواتە ئەگەر تۆ 76 هەبێ بەس بەهۆی ڕێخستنی کاتەوە معدەلی تۆ دەبێتە 100 کەواتە زۆر جار بەس ئەمە بەشێکی بچووکە لەو پرۆگرامەی کە ئێمە هاوکارتان دەبین لە ڕێخستنیدا. بەزان کەردراکێر شتێکی جوانەیە دەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی زیاد ڕۆی دەکەین بۆی کە ئەتوانین لە ماوەی مانگێکدا چی بکەین بەڵام کەم تەرخەمی دەکەین بۆی کە لە ماوەی 3 مانگ 6 مانگ 9 مانگدا چی بکەین. بەڕێزان ئەوە خاڵێکی زۆر گرنگە یعنی قوتابیان ئێستا دەست پێ دەکەن قوتابیمان ئێستا چۆتە 4 دەرس 5 دەرسی لەو هاوینە دەستی پێ کردووە بێ ئاگا لەوەی کە ئەمە لە قووەتی دەدا ئەمە لە توانای دەدا زۆر جار 3 مانگێک ئاوا بەردەوام دەبێت دوایی 12 دەرسێک دێنێت دوایی 12 دەرس دێنێت بێ ئاگا لەوەی کاتێک کە واز لە 2 دەرسەش دێنێ یەکسەر 2 دەرسە دەبێتە قوربانی. یعنی مەبەستم چییە بۆ نمونە کە تۆ 15-20 پەڕت خوێن لە دەرسی کیمیا لە دەرسی فیزیا دوایی وازت هێنا کە لە سەرەتای نۆمانگە کە دەست بە دەرسی دەکەیتەوە ئەها ئەوم خوێندووە ئەو پەڕەم خوێندووە ئەوم خوێندووە ئەوم خوێندووە ئیتر ئەوە ڕاستە و خۆ لە کاتی کردەوەی دەوام دەقات زەرەدی زیاترە لەوەی کە ئیسفادەی
بۆی ئێمە وا ناکەین ئێمە پێت دەڵێن قوتابی تۆ توانی 2 دەرس لەگەڵ ئێمە بەشداری بکەی هەر توانایەوە تێ جگە لەوە لە دەورەی هاوین هیچ مامۆستایەک نییە بەسە نازانم لە هەولێر وایە بۆ نمونە 3 ڕۆژ لە هەفتەیەکدا تۆ دەتوانی بەشداری دەورە بکەیت لە 3 سەعات زیاتر نییە واتە ئەگەر 3 سەعات بێ لە مانگێکدا ئەکاتە 12 سەعات لە 3 مانگدا دەکاتە 36 سەعات لە کاتێکدا بە پێ و توێژینەوەی ئێمە کردومانە هەر دەرسێکی پۆلی 12 بۆ نمونە کیمیا فیزیە بۆ نمونە بیرکاری لاشتا کاتژمێر کەمتر نییە ئەگەر مەنهەجێکی تێر و تەسەل مامۆستا بە تۆ بۆ نمونە فیزیا لە 7 کاتژمێر کەمتر نییە کیمیا لە 7 کاتژمێر کەمتر نییە تۆ چۆن ئەتەوێت بە 36 کاتژمێر لە 3 مانگدا مامۆستاڵی مەنهەج کامل ئەخە مەنهەج کامل نییە بۆت بخود دەکات و لیکی دەدا و ئەی خاتە بەردەستی تۆ نەخێر لە ئاوا ئەکادمی وانە هەموو دەرسەکە لە بەردەستی تۆدا تۆ توانی لە هەفتەیەکدا 6 وانەسی حەوت وانەسی بکەیت ئەو 2 سەعاتی لە هەفتەدا بەڕێوەی بە سیارە دەڕۆی 2 سەعات پێ 3 سەعات پێش دێتەوە ماڵ ئەتوانی هەر لە ماڵی خۆت ئەو سەعاتە بکەیتە قەرەبووەک بۆی دەرسێکی ترسێت کاتاگەر لە لای ئێمە هەفتەی 5 کاتژمێر 5 کاتژمێر سەیری وانەی خۆت بکەیت لە مانگێکدا دەکاتە 20 کاتژمێر واتە بەس مانگێکی مێندەی 3 مانگی پەیمانگایەکە کە تۆ دەرس دەخوێت لە کاتێکدا بە باشترین شێوە دەرسەکانمان تەزیل کردو باشترین ستۆدیۆمان کردووە باشترین مامۆستامان هێناوە هەموو مامۆستایەکانمان کە هێناومانە ئەزمموی 17 ساڵی هەیە مامۆستایەکانمان پێشتر مشریف بوونە شارەزای دانانی پرسیارە ینی باوەڕ بکەم مەسرەفەشی زۆرمان کردو بۆ ئەو پرۆژەی ببێتە دەستپێکێک بۆی تۆ سوودمەندبی لەم پرۆژەیە بەڕێزان ئەبینی دوای پۆلی 11 چی بکەم گرنگترین شت لەلای ئێمە ئەوەیە کە قوتابی زەختێک لەسەر خۆی دروست نەکات تۆ ئەگەر لە پێ دوایە دەتوانی 1 دەرستاوەکەی 1 دەرس بکە ئەگەر پێ دوای توانی 2 دەرستاوەکەی 2 دەرس بکە بەڵام پێمان وایە لە 3 دەرس زیاتر باش نییە چونکە بۆ نمونە بەس بیرکاری نزیکی 100 کاتژمێرە باشە 80 کاتژمێر تۆ ئەگەر توانیت لەو هاوینەدا ئەو 80 کاتژمێرە بخوێنی بە پرسیاری وەزاری و بە تاقیکردنەوەکان کە کەسێکی ئێستا پێتان دەناسێنم کەسێک هاوکار دەبێت لەوەی کە تاقیکردنەوەکانتان پێ بکە و زۆر دڵیشتان خۆش دەبێت بە تایبەت ئەوانەی کە لە هەولێرن دڵنیام دەیناسن ئیتر تۆ ئەگەر لەو پرۆژەیە لەگەڵمان بی ئێمە جگەلەوەی کە کاتت بۆ ڕێک دەخین بەڵکو خەڵکێکی زۆر شارەزارشمانەیە هاوکارتە لە هەموو شتێک بەڕێزان باش بەڕێزان ئێمە و مامۆستایەکانمانن بەشێک لە مامۆستایەکانمانن کە لەگەڵمانن باشترین مامۆستایەکانی هەرێمی کوردستانە بۆ نمونە مامۆستاکەیوان 17 ساڵە ئەزمموی وانەوتنەیە لە پۆلی 12 تەنانەت هەندێک شت تێ نابێت سڕیاتە باسی بکەیت تەنانەت چەندین ساڵ دەستیە بۆ لە دانانی پرسیاری وەزاری ینی بەهۆی ئەزمونونەکەی بەهۆی شارەزایەکەی یەکێکە لەو مامۆستایانەی خۆشترین خەتی هەیە لە بیرکاری بەڕاستی کە ئێمە لە ستۆدیۆ دەبینین دەست و خەتێکی یان جوان مەرجەمەکەی بە دەست و خەتی خۆی نووسیوەتەوە بیرکاری یەکێکە لەو بابەتانەی کە دەبێ بە دەست و خەت دەفتەرێکت پێ بێ قەڵەمێکت پێ بێ بەردەوام بنووسیت ئەو قوتابیە و توانایی تێدا نەبوو ئیتر لە خۆی بترسێ هەر دەرسی و تایبەتمەندیی خۆی هەیە ئێستا لە ئاوا ئەکادمی تۆ فێریەوە دەبێت کە بیرکاری پێویستی بەچی هەیە کیمیا پێویستی بەچیە بۆ نمونە مامۆستا بەختیار کە ئەزمموی 11 ساڵ وانەوتنەوەی ساڵانە زیاد بە هەزاران مەرجەمە بەس مەرجەمەی دەفرۆشێ لە و لە هەمووی گرنگتر یەکێک بۆ لەوانەی کە زۆر متابعی مامۆستا ئاواتە تابعی ستافی ئاوا ئەکادیمیە بۆیە کاکە ڕەهەند شت مەنووسە برا لەسەر شاشەکە ئەوەی کە گرینگە بەڕێزان مامۆستا بەختیار یەکێکە لە مامۆستایارە باشەکانی مەکتەبە باشەکانی کوردستان و بە شێوازی نەخشەی زەینی مەرجەمەکەی بۆ تۆ حازر کرد و قستوێتە بەردەستی تۆ یەکێکە لەوەی کە ساڵانە زۆرترین تەلەبەی دەرەجەی باشی بێت مامۆستا ستار کە فیزیا دەڵێت و زیاتر لە 30 ساڵە مامۆستایە 17 ساڵ بەس سەرپەرشتیار بوو یعنی ئەو مامۆستایانەی ئەزمموونێکی زۆر باشیانەیە کە بە جوانترین شێوە دەرسەکان تەزیل کراوە بەڕێزانەوە نییە بڵێ وڵات دەرسێکی تەزیلی ئێمە لێمان کردێتەوە نەخێر ئێمە ڕۆژانە دەچینە ستۆدیۆیەکی باش پارەیەکی باشماندا و ڕۆژانە مامۆستا دەرسەکانی خۆی تەزیل دەکا و بۆ ئەوەی کە بێتە بەردەستی تۆ هەر یەکێک لەو مامۆستایانە ئێستا وەرزی یەکەمی تەزیل کرد لە ناو ئەپلیکیشنەکەدا هەیە و ئێمە ئەو هەر لە دوای ئەو وانەیەوە وێبینارەوە ئێمە هەوڵ دەدەین پێتان بڵێن کە چۆن بتوانین هەر یەکێک لەو مامۆستایانە سەیری دووانەیان بکەن بە فری ئەوەی بزانن ئەزمموی مامۆستایەکان چۆن ئەو کاتی هەڵسەنگاندی خۆتان بکەن و ئێمە هەفتەیەکە تا 10 ڕۆژ کاتێ بۆ ئەوەی ئەو قوتابیانەی تر کە ئێستا زیاتر لە نیوەی ئەو جیانە پڕ بۆ تۆ کە ئێمە پێویستمانە بۆی لەو پرۆژەی لەگەڵمان بچووکە ئەمە بەڕاستی حەزمان لێ نییە زۆر و بۆر بێ حەزمان لێیە ستافێکی باشدا بنین و ئێمە ئەگەر 20 قوتابیمانە بێ یان 40 قوتابیمانە بێ
15یان لە 90 بەسەرەوەیانە بێ یاخود 4-5 لە یەکەمەکانی سەرئاستی هەرێم بن ئەو بوومە باشتر لەوەی کە 80 قوتابیمانە بێ و نەتوانین کاریان لەسەر بکەین. ئێمە ئەمانەیە شتێکی پوخت و جوان بکەین و دڵنیاشین لەوەی کە ئەو ئیشە ئێمە دەیکەین ناوازە دەبێ نەکراوە و دووبارەش نابێتەوە، لەبەرەوەی کە ستافەکەمان زۆر باشە، لەبەرەوەی کە ئێمە مامۆستا ئاواتمان لە پشتە، لەبەرەوەی کە ئێمەی فێر کردومە هەر خۆم باوەڕ بکەن هێندەی قوتابیەکی پۆلی 12 کە ساڵێک دەخوێنێ من هێندەی 2 قوتابی پۆلی 12 بۆ کتێبی و ماندوو بوومە لە باشترین مەکتەبەکانی هەولێرمە توێژینەوەمان کردووە لەسەرەوە کە بزانین یەکەمەکان چۆن دەخوێنن، چۆن کاتی خۆیان ڕێک دەخەن، چۆن پێداچوونەوە دەکەن، ڕۆژانە چەند کاتژمێر دەخوێنن، لە هاوین چیان کردووە و جەدوەلی هاوینیان چۆن داناوە، چۆن کاتی خۆیان ڕێخستووە. ئیتر ئەمەمان لەوە کۆ کردوتەوە مامۆستا ئاوات و دەیان قوتابی یەکەمی سەرئاستی هەرێم و باشترین مامۆستایەکانی کوردستان کە لە پۆلی 12 دەرزەڵێن و پێداچوونەوەی کتێبیان کردووە، من مامۆستاکەوان پێداچوونەوەی کتێبی کردووە، من مامۆستا لێوان لاوەند کێکێک لە مامۆستایانە باشەکان پێداچوونەوەی کتێبی کردووە، دەیان مامۆستایەتی کە پێویست ناکەن ئاوێنن و ئەوە لە چاپی دووەم شکر بۆ خوا ئێستا چاپی دووەممان کردووە، چاپی یەکەم نزیکی لە 6 مانگ کەمووی تەواو ئینشاڵڵا ناونیشانەکانتان بۆ دادەنێم لە هەموو شوێنێکێ لە هەڵەبجەوە بگرێ هەتا وەکو سۆران و ئەو ناوە. ئیتر هەر کەسێک کە حەزی کرد بم پێم باشە ئەمە بخوێنێتەوە بۆی کە دەستپێکێک ئەگەر هەر ئەو بخوێنیتەوە زۆر جار یارمەتی دەدا بۆی توانیت ڕۆژانەی خۆت ڕێکختر بخەیتەوە و بەرهەمدارتر. بەڕێزان یەک لەوانەی کە ئێمە ڕۆژانە لەگەڵ قوتابی دەیکەین لە سەرەتاوە فێری دەکەین کە چۆن ئامانجێک دابنێ و ئامانجە بۆ ڕۆژانەی بۆ هەفتانەی بۆ مانگێک. بۆ نمونە ڕاهێنانی 5 لە 25 ئامانجەکە کە ڕاهێنانی وارم بۆفیدا بۆ نمونە فێر دەکات لەسەر دەفتەرێک چۆن ڕۆژانە یعنی گرنگترین شت لە ئێستادا بیکەیت چییە؟ وەرەقەیەک بینیت لەگەڵ قەڵەمێک سی ئامانجی خۆت بنووسی لەو هاوینە. بۆ نمونە خوێندنی ڕۆژانە 3 کاتژمێر، بۆ نمونە خوێندن بە تەرکیزەوە، بۆ نمونە پێداچوونەوەی دەرسەکان، ئامادەکاری بۆ دەرسی بەیانی، سیرکردنی پرسیارەکانی وەزاری، هەر یەکێک لەوانە ئامانجە. بۆ نمونە تەندروستیەکی باش، خەوێکی باشی ڕۆژانە، بۆ نمونە بەسەربردنی کاتی ڕۆتینات بۆ ئەوەی کە لە جێوی خۆم نەدەم، بۆ نمونە وەرزشکردن، ئەوانە هەمووی کۆ دەکەیەوە 30 ئامانج دەنووسی. دوای ئەوە 5 باشترین ئامانج هەڵدەبژێری. باشە بەڕێزان 5 باشترین ئامانج هەڵدەبژێری و دوای ئەوە یعنی لەو 30 ئامانجە 5 باشترین ئامانج هەڵدەبژێری، دوای ئەوە دەڵی کامە ئامانجەیان گرنگترینە کە دەبێ هەر ئێستا کاری لەسەر بەپێی توێژینەوەکانی وارم بۆفیت. ئەگەر تۆ ماوەی 21 ڕۆژ بەس ئەم تاقیکردنەوە بکەیت 115 بۆ 120 دەستکەوتی ڕۆژانەت فەرق دەکات، چونکە واد لێ وەکو ڕۆبۆتێکت لێ تو ئەزانی ڕۆژانەیش خۆت چییە، ئیشە گرنگەکان و ڕۆتینەکانت لێک جیا دەکەیتەوە، ئەزانیت کە 5 گرنگترین ئامانجەکانی ڕۆژانە چییە کە پێویستە کاتیان بۆ تەرخان. باوەڕ بکەن ئەمانە گۆڕانکاری لە ژیانی تۆ دروست دەکەن، لە شخصیەتی تۆ دروست دەکەن، لە دەستکەوتی ڕۆژانەت دروست دەکەن، لە خوێندنت. بۆ نمونە تۆ دەچیتە بازاڕ، باشە ئەگەر بێبێ بەرنامە بچیتە بازاڕ زۆر جار 3 ساعت 4 ساعت کاتت دەڕوە، بەڵام ئەگەر لە سەوەرەقەیەک بینووسیت من ئەچمە بازاڕ بۆ نمونە ئەو سەوز و میوانە دەکڕم، پیاسەیەکی کتێبخانە دەکەم، ئەو کتێبم پێویستە و لە چاخانەیەکدا دەنیشم چایەک دەخۆمە سیر دەکەمە چەندی کات پێویستە 2 ساعت سیر دەکەی بە 2 ساعت پیشەکانت تەواو دەکەیت و دیتەوە ماڵ. بەڵام ئەگەر بێبێ بەرنامە بڕۆی زۆر جار 3 ساعتی دێ 3 ساعت و نیمی دێت. خوێندنی ژوایە بەڕێزان تۆ ئەگەر بەرنامەتە بوو کاتی خۆت ڕێخست ئامانجی خۆت دیاری کرد کاتت بۆ دەگەڕێتەوە، ئیترە و کاتە لە شتی تری بەکاردێت. بەڕێزان پرۆژەی باشترین ئامادەکاری بۆ پۆلی 12 پروگرامێکی ڕاوێژکاریە تایبەتە بۆی کە قوتابی چۆن ئامادەکاری بۆ پۆلی 12 بکات و چۆن ئامانج بۆ خوێندن دابنێت و ڕۆژانە چەند کاتژمێر بخوێنێت، چۆن تاقیکردنەوە بۆ خۆی بکات. لە وڵاتان ئەم پرۆگرامە هەیە بە ناوی ئەندازەی کەسیەتی بۆ ئەوەی کە ئەزمموی ئەوانەی تر لەسەر خۆ تاقی بکەیتەوە بە کەمترین کات باشترین نمرە بەدەستبێنی. بۆ نمونە زۆر جار لە وڵاتان کە کەسێک ئەزموندارە لە شتێک 20 ساڵە لەو شتە ئەزمموی هەیە کەسێکی شارەزا لەگەڵی دادەنیشە کۆمەڵێک پرسیاری لێ دەکات بۆی ئەزمونەکانی وی وەرگێ ئەوەی کە ئەو بە 20 ساڵ بەدەستێناوە بتوانێت بە ساڵێک بەدەست بێت. ئێمەش ئەو پرۆگرامەمان هێناوە تاقیمان کردوتەوە لەسەر چی لەسەر یەکەمەکانی سەرئاستی هەرێم بزانین چی کردووە چی نەکردو بۆی پرۆگرامی وی وەرگین بە چەند هەفتەیەک بە تۆی بڵین تۆ بتوانانی ئەو پرۆگرامەی ئەو لە بەردەستیدا بووە و بتوانی بە ماندووبوونێکی کەمتر و دەستکەوتێکی باشتریشت. بەڕێزان چی ئەو قوتابیە دەناسێت؟ ئەوە پار کاکەڤاڵە هەواڵ بڵند لە ئامادەی کوردستان ئەدادی کوردستان کە قوتابخانەیەکی حکومیە شکر بۆ خوا لە خێزانێکی مامناوەندە نە خێزانێکە زۆر زەنگین
نەخێزانێکیش بڵێ زۆر هەژار لە سووسێکا خوێندوێتی بەبێەوە یەک مامۆستای تایبەت هەبوو بێ لە قوتابخانەیەکی حکومیش توانیوێتی ببێتی یەکەمی سەر ئاستی هەرێم. ئەو پێمان دەڵێ بەڕێزان واز لەو خوڕافیاتانە بێنن ئەگەر من 5 مامۆستای تایبەتم نەبێ، ئەگەر من نەچمە باشترین سنتەر، ئەگەر من باشترین مامۆستایەکانم نەبێ، ئەگەر باشترین قوتابخانە نەبێ من نمرە ناهێنم. بەپێی توێژینەوەکان 180 تواناکان یان هەوڵەکان دەکەوێتە ئەستۆی خۆت سەر شانی خۆت، تەنها 120 یعنی زۆرەکە 120 مامۆستای تایبەت قوتابخانەی باش منهەجی باش ئەتوانێت دوا لە تۆ بکە نمرێکی باش بین، واتە تەنها 20 دەرەجەت لە دەست قوتابخانە و مامۆستا و منهەجە، 180 ئەوی تر دەکەوێتە سەر خۆت. چۆن پێداچوونەوە دەکەی لە ماڵ، چۆن ئامادەکاری بۆ دەرسی بەیانی دەکەیت، چۆن پرسیارەکانی وەزاری سەیر دەکەیت. ئەوەش باشترین بەڵگەش کاکە هەواڵە. کاکە هەواڵ خۆشبەختانە کە چەند ڕۆژێکە لەگەڵی خەریکین، وابزانم لە زوومەکەش لەگەڵمان بەشدارە، چەند ڕۆژێکە لەگەڵی خەریکین بۆی هاوکار بێت لەگەڵمان سەرپەرشتی ئەو پرۆژەی ئاواد ئەکادمی بکە. بە خۆشحاڵیە و ئامادەی نیشان داوتی من دەبمە یەکێک لەو کەسانی کە سەرپەرشتیم پرۆژەی دەکەم. خۆشبەختانە ئەو ڕۆژان هەفتانە تاقیکردنەوەتان پێ دەکات لە بابەتەکان. ئەو ئەزمونەی کە خۆی هەیەی هەر لە سەرەتاوە بە ئێوەی دەڵێ کە چۆن ڕۆژانە بخوێنن، چۆن پێداچوونەوە بکەن، چی بکەن بۆی کەمترین بربەستان بۆ دروست بێ. ئێمە هەوڵ دەدەین ئەزمونی ئەو دووبارە بکەینەوە لەو پرۆژەیە تا ئێستا کەس شتی وای نەکردووە، هیچ پەیمانگایەک نەیکردووە. باوەڕ بکەن لەوەیە لەو زوومەدا ئێستا چەندین مامۆستا هەبێ بێوێ سوود لە فکرەکانی ئێمە وەرگرێت و ئیتر تاقیب کاتەوە لە پەیمانگاکە یان لە هەر شوێنێکی تر. یعنی بەڕاستی عەجیبە تۆ ئێمە بتوانین وێبینارێک بکەین 100 کەس 200 کەس 300 کەس کۆ بکەین و دڵنیام لەوەی کە خۆشبەختانە ئێستا زیاتر لە 100 کەس بەشدارە، دڵنیام لەوەی وێبینارەکانی داهاتوو دەگاتە 10 هێندە و 50 هێندەش بەشدار دەبێت. دڵنیام ئەو پرۆژەی کە یەکەم گروپەوەری دەگرین بێتە دەستکەوتێکی باش بۆ ئاواد ئەکادمی، بۆ قوتابیان، بۆ ئەوەی بتوانن بە پارەیەکی کەم بە ماندووبوونێکی کەم باشترین نمرە بەدەست بێن. ئەو پرۆژەیەکی ناوازەیە نەکراوە. ئێمە لەگەڵ کاک هەواڵ کە هەفتانە تاقیکردنەوەی کیمیا فیزیا بیکاریتان پێ دەکا، هەموو ئەو شتانەی کە پار هەی بووە لەسەر ئەوان ئەو ئەزمونەی کە خۆی هەیەی لەسەر ئێوە تاقی دەکاتەوە. کاکە هەواڵێکێکە لەو کەسانەی کە دەم و لەفزێکی زۆر باشی هەیە، ئەتوانێت زۆر بە ئاسانیەوە تێبگەێنێ. بەڕاستی ئێستا زۆر مەشغولیشە بۆ ئەوەی کە لە توبعامە و مەنهەجەکانی قورسە، بەڵام ئامادەی نیشاندا بەوەی کە هاوکار بێ لەو پرۆژەیە لەگەڵمان، بۆی بە فرسەتی بزاننەوە بکەنە ینی هۆکارێکی گۆڕانکاری لە خۆتان. بەڕێزاندانانی بابین بزانین پرۆگرامی ئێمە چێ لەو سێ مانگە. یەکەم ئامانج و پلانی کورتخایان بە گوێرەی ڕۆژ و هەفتەدا دەندرێ. ئێمە هەوڵ دەدەین ئەرمەتی بدەین کە چۆن ئامانج و پلانێکدا بنیت بۆ ڕۆژانە و بۆ هەفتانە، و چۆن هەوڵ بدەیت لە کۆتایی هەفتە فیدباکێکی خۆت وەگری بزانین دەستکەوتە چی بۆ لەو هەفتەیە. دوای ئامانج و پلانی مامناوەند بە گوێرەی مانگ و بانگدا دەندرێت. تۆ هەوڵ بدەیت فیدباکی خۆت وەگری لە مانگانە دەستکەوتە چی بووە و لە چیا خراپ بووی، لە چیا پێویستت بە باشترکردنە، چۆن هەوڵ دەیوانێت کە تێیدا خراپ بووی خۆت باشتر. ئامانج و پلانی درێژخایەن کە بە گوێرەی وەرزدا دەندرێتواتە لە کۆتایی سێ مانگەکە بە هاوکاری ستاف تاقیکردنەوەیەکی تەواوی پرۆگرامەکە بە تۆ دەکرێت و کۆی لە تاقیکردنەوەی وەزاری دابی و ئەتوانی بە تەواوی یەکێکی تر لە شتارە خۆشەکان کە تۆ لە سنتەرێک و دەورە تەواو دووبارە ناکێت، بەڵام ئەتۆ بە مۆبایل لێگە وانە لە پێش خۆت ئەتوانی 10,000 دووبارەی 20,000 دووبارەی بکەوە، ئەتوانی دوای ئەو سێ مانگەش هەر سوود لەو پرۆژەی مەوەرگری. وعدەت پێ دەدەین کە دوای سێ مانگەکەش ئێمە بتوانانی ئەو ئەپلیکیشنە بەکاربێنیتەوە و بتوانی سەیری وانەکان بکەیتەوە. ئیتر چی پێویست بوو تۆ ئەمە لە بەردەستی تۆ بمێنێت و هەر کاتێک پێویست بوو سەیری شتێک بکەیتەوە بۆی کە تێبگەیت، ئیتر سوودمەند بیت لەم پرۆژێ. بەڕێزان بەپێی توێژینەوەکان باشە لە بەڕێوەبردننی کات دەکرێت لە ڕێگای ئامراز و تەکنیکەکانی بەڕێوەبردننی کات ڕێژەی بەرهەمداری 124 بەرز بکەیتەوە. توێژینەوەیە کراوە. ئێمە نزیکی خولێکی 16 ساعتی مێ لەسەر بەڕێوەبردننی کات کە چەند ساڵە ئەزمونم تێدایە و وەشتم کۆ کردوتەوە لەسەرەوەی بەشداری چەند دەورەیەکی کەسی پسپۆڕی تایبەتم لەو بوارە کردەوە. چەندین توێژینەوەی باشماندانەوە لەسەرەوەی کە تۆ وڵاتە پێشکەوتوەکان چی یاسایەکیانەیە لەبارەی بەڕێوەبردننی کات و چۆن هەوڵ بدەینەوە یاسایانە لەناو پرۆگرامی خوێندن بەکاربێنی بۆی ڕۆژانەمان دەستکەوتمان باشتر بێت و هەفتانە دەستکەوتمان باشتر بێت و مانگانە دەستکەوتمان باشتر بێت و
ئێمە ئەگەر لەو سێ مانگە تۆ بتوانانی لەو پرۆگرامەیە لەگەڵ ئێمە سەرکەوتوبی ئەو کات زۆر بە ئاسانی خۆت دەتوانی بۆ نومانجی خوێندن پرۆگرامێکدا بنێ ئەگەر نا ئەو کاتێژ ئێمە پرۆگرامێکی تایبەت دادەنێت تۆتوانی لەگەڵمان بیت و تا کۆتایی نومانگەکە بتوانی بە باشترین شێوە خۆت بۆ پێداچوونەوەی ڕۆژی پێداچوونەوەکان ئامادە بکەیت. دابشکردنی کات بەسەر ڕۆژ هەفتە مانگ وەرز ئێمە زۆر بە جوانی فێر دەکەین پێویست ناکات تۆ بچی مامۆستایش هێقی مامۆستای کیمیا بگری فیزیا بگری بیرکاری بگری وەرە خشتێکم بۆ دابنێت چۆن ڕۆژانە بخوێنم هەفتانە بخوێنم ئێمە توێژینەوەمان کرد و ئەزمونمان لەو بارەیە تەنانەت ئێمە کات بە گوێرەی سەعاتی بایۆلۆژی مێشتی قوتابی ڕێک دەخەین یعنی فێر دەکەین کە تۆ لەوانەیە لە شەو مێشکی وەربگرێ قوتابیشی ترێ لە بەیانیان هەیە لە عەسران ئێمە توێژینەوە لەسەر تۆ دەکەین و بەم ڕێگایە فێر دەکەین کە چۆن بتوانیت سوود لە ئەوە وەربگری کە ساعتی بایۆلۆژی خۆت بدۆزیتەوە لە ڕێگای کۆمەڵێک پرسیار کە لەناو کتێبەکە شێئینشاڵڵا. دابشکرد ئەومان باسکرد چاکردنەوەی کاتی عەفوەم ببورن تۆزێک بە وردی نووسراوە لە لای من زیادکردنەوەی کاتی ڕۆتین و ئەرکە گرنگەکان ئێمە بەپێی توێژینەوەکان 165 کاتەکانی ئێمە ئەو ئەرکانە دەیبا یان ئەو ئیشانە دەیبا کە ڕۆتینن یعنی بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل لە قسەکردنە لەگەڵ برادەرانە چوونە دەرەوەیت ئەوانە کاری ینی ئەرکە ڕۆتینەکانن کە 165 ئەرکەکانی ڕۆژانەیەمە ئەو ئەرکانە دیبن کە ڕۆتینن ئێمە هەوڵ دەدەین قوتابی فێر بکەین ڕۆتینەکان کەم کاتەوە گرنگی بۆ ئەرکانە بدات کە مستەقبەلی ئەو دیاری دەکەن باوەڕ بکەن ئێستا قوتابیەکەم هەیە ئەوەی پۆلی 12کە باسی دەکەم ڕۆژانە 15 کاتژمێر دەخوێنێ نزیکی 3 مانگە 4 مانگە 15 کاتژمێر کەم نییە تۆ بتوانانی قوتابی بگەینیتە ئەو ڕادێ بەڵام من بەوە دەستمان پێ نەکرد لە سەرەتاوە زەختێکی خۆم زۆر لەسەر خۆی دروستکە نەخێر بە 2 کاتژمێر دەستی پێکرد وردە 4 کاتژمێر 5 کاتژمێر ئێستا لە ناو 40 ڕۆژەکە توانێت 15 کاتژمێر بخوێنن 9 کاتژمێر بەشی خەوی بکە و ئیستراحەتی بکە و خواردنیشی بکە ئێستا کاتێکی ئەستیارە ئەبێ کات بخوێنێ بەڕاستی و کات و چەندایەتی ئێمە هەوڵ دەدەین فێری ئەوەشت بکەین چۆن لە کاتژمێرێک خوێندندا زۆرترین بەرهەمت دەبێت دوو قوتابیمانەیە دەخوێنێ هەیە بۆ نمونە لە یەک ماڵن دوانن پۆلی بۆ نمونە 12 کاتژمێرێک دەخوێنێ ویشان کاتژمێرێک لە یەک ژووردا ئەویان 20 دێنێ ویشان 15 بۆ نایە هۆکارەکەی زی هۆکارەکەی وێ چۆنایەتی خوێندنی ئەو فەرقیە لەگەڵ لەوەیە ئەو لە کاتی خوێندندا 120 زیە بووێ یان 160 زیە بووێ بار کاتژمێرێک بخوێنن 100 دەستکەوتی زیاترە بەرهەمی زیاترە کەواتە ئێمە قوتابی فێر دەکەین کە لە چ کاتێکدا گرینگە شووەر بگرێت لە چ کاتێکی خوێندن لە چ کاتێکدا پێداچوونەوە بکە لە چ کاتێکدا ئامادەکاری بۆ دەرسەکانی داهاتوو کاوانە گرینگە تۆ زانیاریتە بێ لەسەری وە کۆتاشتیش باسی یاساکانی بەڕێوەبردنی کاتەکەین 3 یاسای گرنگکەی لەو کتێبەدا یاسای پارکینسۆن یاسای 15 خولەکی کە بەکاردێت بۆ پرسیارەکانی وەزاری یاسای دووبارەبوونەوەی کات هەرێکێک لەوانە بەکاری بێنیت دەستکەوتە چەند تێندە زیاد دەکات بەڕێزان کۆتاشت باسی کتێبەکە دەکەم کە چاپی دوم هاتووە چاپی دوم خۆشبەختانە بە 4-5 مانگ نزیکی سەروی 1000 دانەی لێفرۆشە ئێستا چەند هەزار دانەیەکمان چاپ کردووە لە هەموو شوێنێک دەست دەکەوێت ئەو کتێبە ینی ئەزمموی ئەوەی تێدایە کە چۆن ئامانجێک بۆ خۆت دابنێ بەشی یەکەمی بەشی دومی چۆن کاتی خۆت ڕێک بخێ بەشی سێمی چۆن تەرکیز بکەی لە کاتی خوێندن بەشی چوارەمی لە چل ڕۆژەکە تا کۆتایی تاقیکردنەوەکان چۆن پێداچوونەوەی دەرسەکان پێ بەچ دەرسێک دەست پێ بکەیت بۆ بەچیش کۆتایی پێبێنی بۆ باسی ئەوەش دەکات لەو سێ مانگەی ئاوین ئێمە چی بکەین کتێبەکە ینی خشتەی ڕۆژانەشی تێدا توانیت هەر لەناو کتێبەکە جەدوەلی ڕۆژانە بۆ خۆت دابنی هەفتانە بۆ خۆت دابنی و بزانی چۆن جەدوەلی مانگانەش بۆ خۆت دابنی و زۆر وردی ئیشمان لەسەرەوە کردو یەکەمەکانی سەر ئاستی هەرێم چیان کردو بۆ نمونە کاکەڤاڵ کە لەگەڵشتان دەبێت لەو پرۆگرامە پێداچوونەوەی کتێبەی کردووە هەڵسەنگاندنێکی باشی بۆ کردو مامۆستا ئاوات پێداچوونەوەی کردووە ئەوانە هەموو یەکەمەکانی سەر ئاستی هەرێمن هەموو کتێبەکان خوێندۆ تۆ شتیان زیاد کردو شتیان لێکەم کردووە توانی ئەزمموی ئەوان بەکاربێنیتەوە بوو لەو کتێبەدا تااقەت نییە بچی لەگەڵ یاندا بنیشی یان مەجال نییە دوتوانی ئەزمموی ئەوانە ببینی بۆ نمونە ئاسیا ساڵح یەکێک لەوانەی لەو کتێبەدا هەموو بەوردی ئەوەی تێدایە کە لە وەرزی یەکەم چەند خوێندوێتی وەرزی دووەم چۆن خوێندوێتی لە چل ڕۆژەکە چۆن پێداچوونەوەی کردووە چۆن چۆتە ناو تاقیکردنەوەکە وایە باشترین ئامادەکاریە بۆ پۆلی 12 کرێ سوودی لێ وەربگرن و بەڕێزان کۆتاشت ئەوەیە کە ئێمە لەو پرۆژەیە هاوکارتان دەبین لە ڕێخستنی کات لە دانانی ئامانج لە چۆنێتی پێداچوونەوە یعنی بە تەواوی مەوزوعی کات و ڕێخستن و بەرهەمداری لە کاتی
خوێندندا ئەوە ئیشی منە و سەرپەرشتی ئەو بابەتە دەکەم و کاکە هەواڵ سەرپەرشتی ئەوە دەکات کە ئەزمموی خۆی و پرسیاری وەزاری و گرنگجی بە چ شتێک بدەیت چۆن ڕۆژانە بخوێنی و هەفتانە بخوێنی ئەویش لە ڕێگای ئەوە ئەو شتە ڕێک دەخرێت و بەڕێزان لە کۆتاییدا من هەوڵ دەدەم هەموو شوێنانەی کە کتێبەکەی لێ دەست دەکەی بۆتانی دابنێم و ئەمە ئەبێتە دەستکەوتێکی باش بۆ ئێوە و لە شتان ساغ بێ و سەرکەوتوو بن ئیشاڵڵا گەر کەسێک پرسیارێکی هەیە ئێمە پرسیارەکان وەردەگرین. خۆشەویستان هەر بە ڕێزێکتان پرسیارتان هەیە توانین ئینشاءڵڵا مایکەکەتان بکەنەوە و پرسیار بکەن. مامۆستا ئاواتیش لە خەتە گەر مامۆستا ئاواتیش لە خەت بێ کەسێک پرسیارە بێ لەم ئینشاءڵڵا منیش گوێگرم و هەر کەس پرسیارێکی هەبوو گەر تایبەت بوو من تا بەمەوە لە خزمەتتان ئام. ماشي مامۆستا. فەرموو پرسیار بکە پرسیارەکەت کە پەیوەندی بە چێەوە بوو ئینشاڵڵا جواب دەدەین. فەرموو سەلام و ڕەحمەتوڵڵا. باش مامۆستا گیان لە خزمەت دای. وڵات داوای لێبر ناکەم بۆ نووسینانەش تۆزە شاشی موبایلەکەم هەر تۆزە تێک چوو عەفوم بکەن. نانە ئاساییە. پرسیارەتە بوو؟ ئەرەوەڵا لە مامۆستا ئاوات بوویان لەم پرسیارەکە لە خزمەت دای. وڵی هەر کامێکتان جواب بەنەوە فەرقی نییە بۆم. لە خزمەت دای. وڵی من بۆ 4 دەرس بەشداریم کردووە مامۆستاکانیشمان باشن تقریبان بە 4 مانگەڵەن مەنهەجەکە تەواوەکەین لە پەی مانگاکە زۆر سە و شتی شاتووە و تۆمعامی زۆر هاتووە تقریبان پار 8 تۆمعام هاتووە ئەڵێم هەر ئەوانیش وەکو منیان کردووە تۆ پێ و چۆنە مامۆستا ئاوات ئینجازە هەیە؟ بەڵێ مامۆستا گیان فەرموو. بەڵێ مامۆستاگە تێبینیشتە بوو لە خزمەتدا کاکە ئەوەی کە گرینگە باوەڕ بکە هیچ قوتابیەک نییە بتوانێت بەشداری 4 دەرس بکە لە 3 مانگ تەواوی بکە چونکە پرۆگرامی کە دانراوەنە ئێمە دامان ناوە نە کەسێک لە گیرفانی خۆی دەریێناوە کۆمەڵی کەسی پسپۆردایان ناوە بە گوێرەی 9 مانگ پرۆگرامی خوێندن دانراوە کە لە 7 دەرس بکاتەوە یعنی تۆ ناکرێت بە 3 مانگ بتەوێ بەشداری 4 دەرس بکەیت بۆ مامۆستاش وعدت پێ بدا و 4 دەرسە لەو 3 مانگە تەواو بکە بۆ نمونە بەس خوێندنی دەرسی بیرکاری نزیکی 80 کاتژمێرە بەپێی ئەوەی کە ئێمە پرسیارمان لەبارەیەوە کردو باشە 80 کاتژمێر لانی کەم خۆ تۆش 80 کاتژمێرت بۆ پێداچوونەوە دەوێت ئێوە 106 ساعات تقریبان دەکا باشە خۆ تۆ دەبێ 30 ساعاتێکدا بنێ بۆ هاتو چۆر ڕێو ئەوانە ینی دەکات 200 و تقریبان 200 ساعاتێک باشە باشە 200 ساعات تۆ بەس یەک دەرس کە لە مانگێکدا تقریبان بۆ نمونەگەر دابەشێکین بەسەر مانگێکدا لەوانەیە هەر دەرسێکی 3 ساعاتت بوێنی مامۆستا ئاوات بەڵێ زیاتریش بە تاکید ئەگەر دەرسێ 200 ساعات بێتەوە ڕۆژانە تۆ 30 ڕۆژت هەیە وانە ئەگەر کەسێک زۆر سعی بکە 5 ساعاتیش سعی بکە 150 ساعتی هەیە واتە ئەو مانگە خەریکی یەک دەرسیش بێ مستەحیلە بتوانێت ڕۆژی 5 ساعت خەریکی دەرسێ بێ کە نەشی خوێندەوە بە دەورەش پێی بڵێن وە فێر ببێ یعنی شتێکی معقول نییە بە دنیاییەوە لەوە کەسێک زۆر کا لە خۆی مامۆستا بازیان کەسێک زۆر کا لە خۆی دەرسە عیلمیەکان ئەگەر وەربگرێ بۆ نمونە فیزیا و کیمیا یا فیزیا و بیرکاری یان فیزیا و کیمیا و بیرکاری باڵنە هەرسێکیشان وەرگرێ ئیتر لەوە زیاتر ناتوانێت ئەوی تری تەنها ئەتوانێت کۆمەڵە شت بۆ لەبەرکردن لەبەر بکات ئەجینا تۆ هەردانیشی بڵێ وەڵام من ئەبێ لە قەواعیدیش تێ بگەم و لە گرامەریش تێ بگەم و لە بیرکاریش تێ بگەم وەکو جەناب دەڵێ پرۆگرامی نۆمان بە 3 مانگ هەڵەیە اینجا دوای ئەوە مامۆستا بازیان شتێکی ڕوونە یعنی هیواهەیە ساڵی یەکەم سعی تەواوی کردووە ئەی کات خۆی خاتەوە بە 2 ساڵ تۆ ئەگەر بێت و هەموو پرۆگرامەکە بگری ببی بە 3 ساڵش مەرجنی یەکەم بی بەڵام ئەگەر تۆ ئەم 3 مانگی هاوی 2 دەرس 3 دەرس بە کاملی بتوانی وا خۆت ئامادە بکەی کە سەی تیابێنی بە دڵنیایی کاتێ مەکتەب بکرێتەوە تۆ ئەتوانی بە مێشتێکی سافەوە بە ئیسراحەت لە دەرسەکانی کەشا هەوڵ بی زۆر باش بیت ڕێک مامۆستا ینی هیوادارم پەیامەکە گەیشت بێ تۆ 4 دەرس کە دەکاتە زیاتر لە 160 منهەجی پۆلی ینی نۆمانگەکە ئەتەوێت لە هاوین تەواوکەی وەڵی ئەوە منتیقی نییە تۆ وەرە 2 دەرسم بۆ تەواو کە بە جوانی بە پوختی دوای ئەوە کاتی ئەو 2 دەرسە بدە بە 5 دەرسەکەی دیکە لە ناو نۆمانگەکە زۆر شەریفانەترە لەوەی کە ئێستا تۆ دەست پێ دەکەیت دوای مانگێک تااقەتی خوێندنت نامێنێت 2 دەرس واز لێ دێنی نەخێر
دوو دەرسەکە بە پوختی بە جوانی بچیتە ناوی باشترە. بەڕێزان مەوزوعی خوێندن وەکو خانوویەکی نوێ وایە، خانووەکە کە یەکەم ڕۆژ دەچیتە ناوی زۆر دڵت پێی خۆشە، خوێندنیش کە تۆ دەست پێکرد 15-20 پەڕت خوێن دوای تااقەتت لێ نەما لە ناو مانگەکە دەست پێکرد بێزار دەبی. تکایە ئەگەر لە خۆت ڕنادینی لە 2 دەرس 3 دەرس زیاتر بەشداری مەکە، بەڵام لە خۆت ڕادەدینی و من لەگەڵ ئەوە دام کە ئەو 3 مانگە کاتی ئیسراحەتە، یعنی هەوڵ بدە زەختێکی خۆت زۆر لەسەر خۆت دروست مەکە، ڕۆژانە 2 سەعات 3 سەعات بخوێنی باشترە لەوەی ڕۆژی 5 سەعات بخوێنی دوای مانگێک سار بیتەوە. هیوادارم پەیامەکە گەیشت پێ. تاراخان ئەتوانی دەستت بەرز کرد و توانی قسە بکەی. فەرموو. تارا عەبدوڵڵا بەڵێ فەرموو. دێنێ جەلال بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا گوێتان لە دەنگما؟ بەڵێ بەڕێزەکەم فەرموو. مامۆستا ئاوادون پرسیارێکم لە تۆ هەیە. جان فەرموو. مامۆستا ئێمە بۆن لەسەر دەورەی هاوینە ئەکەینەوە، لەو کاتێک ئەو دەورەیە ئەکەینەوە مەلزەمەی بۆن لە مامۆستاکەی خۆمان نییە کە ئەچینەوە بۆ لای لە مەکتەب کە داوام دەستی پێکردەوە لەسەر ئەو مامۆستایە بڕۆین کە لە خولەکە دەرسی پێوتین یا مامۆستاکەی خۆمان. لە ڕاستیە تۆ بۆ ئەوە ناخوێنی تەنها دەرچیت. ئەگەر بۆ خوێندنی تەنها دەرچوون بێ بەڕای من هەر کێشە نییە، بەڵام کاتێک کە تۆ تێ دەرەجەی تەواوبێنی تەنها لە مەلزەمان لە هەندێ مەوزوعی لەبەرکردنە کێشە بۆ تۆ دروستەکە. ئەگەر نا لە مەوزوعی تێگەیشتنە هیچ کێشە نییە. تۆ لە مەلزەمەیەکی فیزیا پرسیارێک هاتووە وەڵامیش دراوەتەوە، لە مەلزەمەیەکی تریش هەر فیزیا لەو بارەوە پرسیار هەیە وەڵام دراوەتەوە، ئەمە هیچ کێشە نییە، چکە تۆ پرسیارەکە هێنی بیری لەیەکیت و وەڵامێتەوە دوای مقارنەیەکی بزانین وەڵامەکەت ڕاستە، لێرە تۆ کێشە نییە. بەڵام تۆ مەلزەمەیەکی ئەدەبی کوردی پێناسەیەک لەبەرەکەی لەوە چێ داڕشتنی ئەو پێناسە لە مەلزەمەیەکی کانەوەعەنکی کە بێ بۆ لەبەرکردن ئەمە تۆزێ ناڕەحەتە. ئەجینا بۆ تێگەشتن و ئەوانە ئاسایی وەری بگرات، چکە تۆ هەر قەرارە ئێستا من عیلمێکم بخەنە بەردەست بە کتێبێک بە مەلزەمەیەک خۆم هەر ئەچم مطالعەی هەندێک سەرچاوی تریش هەرەکەم، بەڵام لە لەبەرکردنا نارێ. ئێستا حتا تۆ کەسێک کە قورئان لەبەرەکە ئەڵێ ئەو قورئانی کە لاپەڕەکان لەبەرەکەی قورئانێکی تر مەهێنە خەبارەکەی جیاواز دێ یان ئاەتێکی تر کەوتوێتە لاپەڕەیەکی تر، ئەها لە لەبەرکردنا کێشە زۆر دروستەکە. باشە مامۆستا گیان دەست خۆشێک پرسیاری تریشم هەیە. گیانی من فەرموو. مامۆستا لەسەر مەلزەمە بخوێنین یا لەسەر کتێب؟ وەڵام من پێم باشە مامۆستا بازیان وەڵامی ئەو پرسیارە باتەوە بەنسبەت ئەو کەسەی کە ئەزانێت هەموو تەکنیکەکانی یادگە ئەزانێت ئەسڵەن خودی لاپەڕەکە گرنگ نییە. ئێمە قەرارە زانیاری بنێرینە ناو مێشک، لە مێشکمان بپرسینەوە بزانین زانیاریەکە خێرا بیرمانەکرێتەوە یان نە. قەرار نییە ئێمە خودی ئەم لاپەڕەیە بە لاپەڕەیی بخێنە ناو مێشکمان. مامۆستا بازیان عەزیز کێشی بەڕێزت لەو بارەیەوە؟ مامۆستا ئاوات خۆی پرسیارێکی جوانە. ئەوەی کە گرینگە مەرزەمە تەنها تاکە مامۆستایەک داینەوە بە عاقلی خۆی داینەوە، بەڵام مۆزوعی کتێب کۆمەڵێک پسپۆڕ لەو بابەتە کۆ دەبنەوە و لە وڵاتانیش ینی بۆ نمونە دیراسی ئەو وەزع دەکەن، ینی بەیەکەوە کتێبێک دادەنێن بۆ توانین بڵین چەند عقلێک زۆر باشترە لە عقلێک و مەرزەمە زۆر جار کێشەی تێدەکەوێت، زۆر جار پرسیاراتە تۆ لە مەرزەمەدا نەبوو بەڵام لە کتێبەکەدا هەبووە. بۆیە بەڕێزان کتێب زۆر ئیسفادەی لێ دەکەن ئەگەر بتوانن. ینی مۆزوعی مەرزەمە تەمبەڵیە، پێت خۆش پێت ناخۆش بێ ئەو کەسانە دانراوە کە پێویستیان بە 2000-3000 تێگەیشتن هەیە، ئەگەر نا کەسێکی سەرکەوتوو کەسێکی تێگەیشت و ئینشاڵڵا لە پرۆگرامەشدا هەڤاڵ لەگەڵمانە کە یەکەمی سەراستی هەرێمە توانین ئیسفادە لەو بکەن. بەڕێزان یەک شتێت خوا دووسێ تەلەبە ئاماژەی پێدا کە ئێستا دەورەی پۆلی 12 دەستی پێکردووە، ژمارەیەکتان 4 دەرستان کردووە، ئەتوانی شەرم مەکە با بە بڕۆ پارەی 2 دەرس زۆر بگرەوە. یعنی شەرم مەکە، ئێستا وازبێنی باشترە لەوەی کە بڵێ وڵی تازە من پارەم دا و پەشیمان خۆ تۆ تا ئێستا هیچ دەرسێک بەشداریت نەکردو، یان یەک ڕۆژ توێتە ئەتوانی پارەی 2 دەرس وەرگریتەوە 2 دەرس لێ بەشداربی دەرسێک لەگەڵ ئێمە بەشداربی، ینی ببوورنەوە مەبەستمان هیچ نیە، بەڵام بەراوردێکی کە
بەراوردێکی کە بزانە ئەو دەرسی ئێمە چەند بەرهەمدار دەبی چ جیاوازیەکی لەگەڵ بەڕاستی ئێمە دەستمان بۆ پرۆژەیە کردو زۆر حەز بۆ دەکەین کە شتێکی جیاوازمان کردو یعنی ئێمە وەکو ینی لەناو هەموو هەولێر من پەیمانگاکان شارەزان پەیمانگایەک نییە جگەلەوەی کە مامۆستایەکان دەرس دەڵێتەوە ڕێنمایی کارێکیانە بێ کاتیان بۆ ڕێک بخاو پێداچوونەوەیان بۆ بکاویان لە کۆتاییدا تاقیکردنەوەیشان پێ بکە ئەوە گرینگە ئەگەر تۆ بەشداری دووانت کردووە سێوانت کردو هەوڵدا دەست پێشخەری بکە بۆ ئەوەی لە دوو شوێنان شتێک بکە ینی ئەوەی ئێمە چنیە لە ماڵەوەدا دەنیشیت و سەیری دەرسەکە دەکەی لە کاتێکدا ناڵێن بچۆ دوو پەیمانگا سەر لە خۆت بشێرە بەڵام قەیچێکە با سەعاتێکیش لەگەڵ ئێمە بی بزانە بەراوردێ بکە ئەو سەعاتێک کە لەگەڵ ئێمە دەبی لە دەرسێکە مامەساوات دیش ئاگدارەکە هەفتەی ڕۆژێکی داناوە ئینشاڵڵا لەگەڵتان بێ منیش هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژ ینی جگەلەوەی کە لە دەرسەکە سوودمەند دەبی لەوەش سوودمەند دەبی کە بۆ دەرسەکانی پەیمانگاشت جەدولێک دابنیت و کاتی خۆت ڕێک بخەیت و هەوڵ بدەیت لەو سێ مانگە بەرهەمداربی. مامۆستاگیان دەستی هەردووکتان خۆش بێ مەمنون سپاس. لەش ساڵ کاکاو فەرمو. سڵاو لێوێ باش مامۆستاگیان. وەڵای مامۆستا بازن پرسیارێکم هەبوو ئەگەر جواب دەیتوانێ ئەمن لە خولی سێ بابەتم بەشداری کردیا باشە کیمیا و بیرکاری و فیزیا بوونە ئەو سێ بابەتانە و ئەشمەوێ بەشداری لە عەرەبی بکەم لەوەی دوو دڵم چکە ئەمن زمانەکەی نزانم دومیش لە قوتابخانە مامۆستای زۆر باشن نییە لەبەرەوەی چۆنێتی ینی من لێک تێناگەم لەو مامۆستای لە عەرەبیەکەی حەزم لێ بەشداری عەرەبیەکەیکەم بەڵام وچێت و گوتت چوار بابەت زۆر باش نێرە بەرەوەی نزام بڕێک دوو دڵم. وڵی مامەساوات شارەزاترە لەو بابەتە با جواب بداتەوە بەڵام مەوزوعی بیرکاری و وەڵی بیرکاری فیزیا دروست نییە پێکەوە لێک وەختدا دەکرێت بۆ نمونە بیرکاریان فیزیای چاواز لێ بێنی عەرەبیەکە بخەیتەجێ ئەوە من ئەوم بەلاوە گرنگترە و دەکرێت کوردی بخەیتە جێ ئەنی پارەی دەرسێک وەربگرەوە لە بری ئەوە عەرەبیەکە بخوێنە بەڵام ئەگەر دەشکرێ پارەی دەرسێکت بداتەوە وەرە دوو دەرس تاوکە باشترە لەوەی کە سێ دەرس بخوێنی من دڵنیام هەموو ئەوانەی کە ببوورنەوە قسێ دەکەم هەموو ئەوانەی کە لە پەیمانگان دەکەونە کێشە ئەگەر تۆ سێ دەرس بکەیت و سێش بکەیت و کەسێک نەبێ یارمەتیدا لە ڕێخستنی کات لە چۆنێتی خوێندن چۆنێتی پێداچوونەوە یەکێک لە یەکەمەکان نەبێ هاوکاریت بکە ئەو پرۆژەی ئێمە دەتوانی لەگەڵ ئێمە سێ دەرس بکەیت بەڵام بەخوای لە هیچ پەیمانگایەک ناتوانانی سێ دەرس بکەیت و ڕۆژانە سەعات و نیوەک بەڕێگاوە بیت و 20 دقە دابنیشیە تا فرسە لێ دەدا و ئیتر دوای لە ماڵەوە 3-4 ساعت پێداچوونەوە بکەیت ئەمە کارەساتە بەڕاستی هەوڵ بدەن بەڕێزان شەرم مەکەن ئەگەر دەتوانن لەگەڵ بەڕێوەبەری پەیمانگاکەدا بنیشن و هەوڵدەن پارەی دەرسێک وەربگرنەوە دوو دەرس بکەن باشترە لە سێ وە سێ باشترە لە چوار بۆیە هەوڵ بدەن ڕەچاوی ئەو شتە بکەن چکەمە ئەزمونمانێ یەکێک لە کێشەکان کە قوتابی بۆی دروست دەبێت دوای 6 مانگ بۆ نمونە تەواو بێزار دەبێت لە خوێندن بۆ نمونە ئێستا دەستی پێکردو 6 مانگ بێزار دەبێت حەز ناکا مەرجەمە بدینێ حەز ناکا کتێب بدینێ ئەگەر ئەو کاتیش نەبێت لە کاتی چل ڕۆژەکە ینی گەورەترین شت مامۆستا ئاوات زۆر دەرباسی شتێک دەکات مەوزوعی 80-20 کە لە 100 ساعات تۆ 20 ساعتت ینی هێندەی 80 ساعتەکە دەستکەوتت هەیە من پێم وایە چل ڕۆژی ناو پێش تاقیکردنەوەکان باشترین کاتە بۆ خوێندن ئەبێ زۆرترین حەز و خولیا دروستکەی بۆی لەو کاتە بێزار نەبی بێتاقەت نەبی ئێستا بە نەزانی دەست پێ بکەی و کاتی بێزار دەبی ئەو کاتی ناتوانێت بخوێنی ئەگەر ینی زەختێکی زۆرت لەسەر دەبێت بۆیە بەڕێزان بە فرسەتی بزان بەکەم دەست پێ بکەن. ترمان هەیە ڕێیان فەرموو. مامۆستا پرسیارێکی تریشمە بۆ گەر کاتم دەکێ لە چۆنێتی کاردانانەکە گۆتت بە هەندێک پرسیار یعنی ئەتوانین ئەوەی بکەین کاتەکان تۆ دابنین یعنی بەپێی مشکی تو داخۆ کەنجین بخوێنی کەنجی نەخوێنی ئەگە پرسیارەشن لە جواب دەیەوە وەڵی ئەوە لێرە بەڕاهێنان دەکەین ئێمە لە ناو دەورەکە 5 پرسیارەیە لە ڕێگای و 5 پرسیارە توانی ئەو بدۆزیتەوە کە سەعاتی بەیۆلۆژی مێش کرد بەپێی توێژینەوەکان 4 بۆ 5 کاتژمێر هەیە مێشک لەو پەڕی چالاشیدایە تۆ توانین لە ڕێگای 5 پرسیارە ئەو کاتە بدۆزیتەوە باشە ئەو کاتە دۆزیەوە گەر لەو کاتەدا بخوێنی تۆ ئەو 5 سەعاتە دوو هێندە سێ هێندە تەرکیزت هەیە تێگەیشتنت تێ بیرهێنانەوەشت هەیە بۆ نمونە یەک لەو پرسیارانە ئەڵێین بۆ نمونە لە چ کاتێکدا حەز دەکەیت
وەرزش بکەی لە 24 کاتژمێر ئەگەر کاتێکت بۆ دیاریکەن ئیتر ئەو کاتانە بە حەزی خۆ تەڵ دەبژێری دێی لە بری ئەوەی کە وەرزشی تێدا بچکە لە کاتی وەرزکردندا مرۆڤ پێویستی بە چالاکی هەیە پێویستی بە زەوق و سەلیقە هەیە پێویستی بە ئەوەیە توانایەکی باشیە بێ دەیت ئەو کاتانە دۆزیتەوە مانگێک تەجروبەی دەکەی سیر دەکەی لەو کاتەدا دەستکەوتت چەند هێندە زیاترە لە بەراورد بە کاتێکی تر کە دەی خوێنی بە نەزانی خوێندوت یان کەسێک پێت دەڵێ سەعات 5 بەیانی هەستە مێشکت وەردەگرێت سیر دەکەی ئەو کەسە ئێواران مێشکی وەردەگرێت یان لە کاتێکی تر وەری دەگرێت بۆی پێویستە ئێمە و ئەو کاتە بدۆزینەوە ولەو کاتە هەر کەسێکیش کاتی ئەو کاتەی فەرقی هەیە لەگەڵ کەسێکی تر هەیە بەیانیان مێشکی لەو پەڕی چالاشیدا هەیە ئێوارانە هێش لە شەودا دەست خۆش چیتر هەیە فەرم و بامە زۆر تاخیری نەکەین هەوڵ دەدەین بەڵێ بەڵێ ئەوە پرسیارێکم هەبوو لەسەر ئەو قوتابی کە وتو قوتابی خۆمە هیپۆلی 12 وتو 15 ساعت سعیە کات ئێمە تۆ ئەو ڕاهێنان و ئەو شتانەمان پێ ئەڵێت کە ئێمەش بتوانین بگەینە ئەو ئاستە بۆ نمونە لە 15 ساعت بخوێنین چونکە ئەو 15 ساعتە زۆرە وایە بڵێ خۆی بە ئینجازەی مامۆستا ئاوات من لە سەرەتای ساڵەوە لەگەڵ ئەو تەلەبەیە بوومە نە تەلەبەی باشترین مەکتەبەکانی هەولێرە نە تەلەبەی خراپترینیشە لە وەسەتەکانە یعنی لە هەمووی خۆشتر مامۆستا ئاوات سەرەتا کە دەستم پێکرد لەگەڵ ئەو قوتابی یەکەم سەعات دایکی گیری خواردوو بە دەستەوە ئەیوت مامۆستا کە من دەچمە دەرەوە هەندێک شت لە مارکێتێک دەکڕم هەر لە دەرکە گاڵتەم پێ دەکا ئەها ئێوە دەچم بۆ شت کڕین و منیش لێرە دەبێت دەرس بخوێنم هەر یەکەم سەعاتەکان کە لەگەڵی دانیشتم بابا تۆ دەخوێنی دەستکەوتەکەی بۆ خۆتە پارەکەی بۆ خۆتە بەرهەمەکەی بۆ خۆتە ناوبانگەکەی بۆ خۆتە ئەگەر دایک و باوکت ینی جەوی خوێندنت لێ تێک نەدەن لە چاکی خۆیان ئەگەر مەسرەفت بکەن لە چاکی خۆیانە تۆ دەبێت ئەوە بزانی کە دایک و باوکت مامۆستا بەوە دەستم پێکرد و ڕۆژانە کاتم بۆ ڕێخست پلان ABC بۆ داناچۆن بە پێی پلان ABC بخوێنێ ولا هەمووی گرنگتر من پێم وایە مێشتی برە وەکو ئۆتۆمبیل وایە چۆن گێڕێکی هەیە دوی هەیە سێی هەیە ئەبێت تۆ بە ئاسانی دەست پێ بکەیت بە کاتێکی کەم دەست پێ بکەیت دوایی بە کاتێکی زۆر کۆتایی پێبێنی تا ڕادەی لەگەڵی ئێستا پێت سەیرە ئەڵی باشە کەسێک چۆن دەتوانێت ڕۆژانە 15 ساعت بخوێنێ ئەخر ئەمە ڕایەنانی لەسەر دەکا هەموو ڕۆژێک بەردەوام مامۆستا ئاوات زوو باسی بەردەوامی کرد تۆ دەبێ فێربی لە ئەو ڕۆکە دەستت کرد بە خوێندن بە 2 ساعت دەست پێکرد ئەگەر بەیانی ئەو بەردەوامیە هەبێ نەوەکو بۆ نمونە 4 ڕۆژ بخوێنی 3 ڕۆژانی استراحەت بکەیت بە هیچ نوعکی من لەگەڵ ئەوە دانیم کە ئەوڕۆ دەست کرد بە خوێندن تاوەکو پۆلی 12 تاوا دەکەی نابێ وازبێنی لە خوێندن ئیلان دەبێت لەو 24 کاتژمێر ئەگەر کاتژمێرێکیش بوو لە ڕۆژێکدا دای بنی بۆ خوێندن چونکە ئەوە زۆر جار تەمبەڵت دەکات بۆ نمونە قوتابیەک هەفتەیەک ناخوێنێ پێویستی 2 هەفتە هەیە هەتاوەکو ڕادێتەوە لەگەڵ ئەو سیستەمەی کە پێشتر ڕاهات بوو لەگەڵی مامۆستا بەزیان ئێستا من لەو قسانەی تۆ لەوە تێگەیشتم بۆ نمونە وتو ڕاهێنانە وایە بۆ نمونە من ئەمڕۆ با بڵێن 5 ساعت سعیەکەم ئەبێت بەسەکەی تۆ ئەبێ بەیانی بۆ نمونە 5 ساعت و نیو بێت وایە بۆ شێوازە نا ئەکرێ تۆ خۆت ڕابێنی بڵێ دەبێ من لە چل ڕۆژەکەدا بگەمەوەی ڕۆژ باپێت بڵێ بەپێی ئەو توێژینەوەی کە ئێمە کردومانە دەکرێت توێژینەوەی تریشە بێت جیاواز بێ لە ئێمە هەر قوتابیەک بێوێ لە دیەکەمەکەی سەرئاستی هەرێم بێت دەبێت لانی کەم لە نەلاو چل ڕۆژەکە ڕۆژانە 12 ساعت بخوێنێت بۆ ئەو قسە لە شوێ هات مامۆستا بازیان لەوە هات کە 120,000 تەلەبە لەگەڵ و بەشداری تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەکات ئاسان نییە تۆ بڵێ وەڵام من 7 ساعت دەخوێنم و دەبێت لە یەکەمەکانیش بم ببورن ئەو قسەیە دەکەم لەبەرەوەی 120,000 کەم نییە 20,000 تەلەبەی وەکو تۆ زیاتر لە 10 ساعت دەخوێنێت کەواتە تۆ دەبێت ئەوەی کە لەگەڵ منە من بەرچاوڕوونی دەدەمێت لەوەی کە ئەگەر بڵێ وەڵام من بۆ ماوەیم باشە دایکم دکتۆرە بابم دکتۆرە زیاتر لە 10,000 تەلەبەژ وەکو تۆ دایک و باوکی دکتۆرە زیاتر لە 10,000 تەلەبەژ وەکو تۆ ڕۆژانە زیاتر لە 12 ساعت دەخوێنێت یعنی تۆ کە ئەو قسانە بۆ تەلەبەیەک دەکەی کە ئامانجی ئەوەیە لە یەکەمەکان بێ ئیتر لەوە تێدەگا کە من ئێستا لە شەڕێکی گەورەدا منافەسەی 120,000 تەلەبە دەکەم ئێستا مەکتەبەکەی خۆم نییە بمێوێت لە 30 تەلەبان یەکەمی سەرئاستی هەمووان بم ئێستا من لە 5,000 قوتابخانە قوتابی پۆلی 12 هەیە من منافەسەی سەرئاستی هەمووان دەکەم و باوەڕشم بە تواناکانی خۆم هەیە و ئەبێ ڕۆژانە بەبێ ماندووبوون دەست پێ بکەم بە 3 ساعت 4 ساعت 5 ساعت دەکرێت ئێستا من یەکەمەکان یەکێک لەوانە کە توێژنەوەم لەگەڵ کردو ڕۆژانە لە دوای هاتنەوەی لە دەوام لە وەرزی یەکەمەش ساعت خوێندێتی بەڵام وەرزی دووەم لەبەرەوەی کاتی کەمتر پێویستە کردوێتە 7 ساعت بەڵام لە چل ڕۆژەکە لەبەرەوەی داوامی مەکتەبی شینەماوە کردوێتە 12 ساعت 13 ساعت ڕۆژانە خوێند
دەستەکان خۆش بە مامۆستا بەزەنگیان پرسیارێک شمێ لە مامۆستا ئاوات ئادێتنە بێ لەیرەیە بەڵێ گیان فەرمووی. ئەو مامۆستا ئاوات من بەشداربووی چالاکردنەوەی مێشک و یادگەم تەلەبەی خۆتانم من بەشداریم کردووە لەم خولەی ئێوە ئەم هاوینە لێری دەرس کیمیا و دام ناوە دەبیەکانم کردووە بە فلاشکارت و نەخشی زەنی بەو شازە کە ئێوە پێتان وتوین باشە؟ هیچ کێشەیەکی نییە مامۆستا ئێستا من یەک دەرس لای ئێوە ئەخوێنم کیمیا لەم خولی هاوینە و دوو دەرزونیویشم داناوە بیکەم بە فلاشکارت و نەخشی زەنی بەشە ئەدەبیەکانیان لەبەرکەم هیچ کێشەیەکم بێ بەڕای تۆ ئەمە باشە؟ سەرەتا بە من ئەوە بڵێم کە جیاوازیەک هەیە لە نێوان ئەفو یەک لەحزە بزانم کێشەیەک هەیە جیاوازیەک هەیە لە نێوان تەلەبەی ئاسایی لەگەڵ کەسێک کە چالاکردنەوەی مێشکی خوێندووە ئەوە جیاوازەکە زۆرە چکە ئێستاکە بۆ نمونە هیوا هەیە خەریکی قورئان لەبەرکردن بووە بە 2-3 سەعات نەیتوانێت لاپەڕی لەبەرکە ئێستا گەشتۆتەوەی بە 4 دقیقە توانێت لەبەریکە بۆی ناتوانین بڵین کەسێک کە چالاکردنی خوێندووە وەکو کەسێک وایە کە نەی خوێندووە ئەوەی کە چالاکردنی خوێندووە بە دڵنیایی ئەتوانێ لە کاتێکی کەمترا شتانێکی زۆرتر لەبەرکە من پێشنیارم بۆ هەر کەسێک کە ئەیەوێ کەمتر مێشکیمان و بێ ئەمێ لەبەر ئەوەی بە شێوەیەکی گشتی کاتێ ئێمە خەریکی فیزیا و بیرکاری و کیمیا و بابەتەکانی تێگەیشتنین لای چەپی مێشکمان زۆرمان و ئەکەین و کاتێکیش کە ئەمانەیە شتێ لەبەرکەین زیاتر لای ڕاستی مێشکمانمان و ئەکەین باش وایە ئەم دوو شێوازە تێکەڵ بکەین واتە ئەگەر لەگەڵ بیرکاری لەو ڕۆژا کە ساعی بیرکاری ئەکەی چەند کاتێکی جیاواز هەر جاری 10 دقیقە چارەکێک بۆ ئەحیا دابنی هیچ کاتت نابە وەکو چی وایە وەکو وایە من ئێستاکە ئەم کوپە بێنم پڕی کەم لە لم کە پڕم کرد لە لم ئیتر لەوە زیاتر لم ناگرێت بەڵام ئەگەر ئاوم تێکرد بە دڵنیایی دوای ئەوەی کە پڕی کرد لە لم هەر ئاویش ئەگرێت ئەوە مێشکی ئێمەش وایە کاتێک کە تۆ زۆر مانزووی ئەکەی بە شتێکی علمی تێگەیشتن لەو پەڕیمانوبوونە هەر توانای ئەوەی هێشت لەبەرکە کاتێکیش زۆر پڕی ئەکەی لەبەرکردن هەر لەو کاتەشا لەو پەڕیمانوبوونە هەر توانای ئەوەی هێشتێ تێبگە بۆیە بەڕای من دەرسێ بۆ تێگەشتن و ئەوانی تریش بۆ لەبەرکردن تۆزێ ناهاوسەنگە ئەتوانی ئەگەر تێ بۆ شای پڕکەیتەوە یا دەرسێکیکە وەرگری یان لە تێگەیشتنی قەواعیدی عەرەبی و گرامەری ئینگلیزی ئەو هاوسەنگە ڕێککەیتەوە بۆ ئەوەی کە وا نەبێ لەبەرکردنەکانت زۆر بن تێگەشتنەکانی شەکەم بن وازحە ئێستا قسەکەم بەڵێ زۆر باش تێگەیشتم و پرسیارێکی تریشم هەبوو مامۆستا بۆ نمونە ئەڵێ قوتابێکی ئاسایی با بڵێین 5 سەعاتە خوێنێ لە ڕۆژێکە کاتی مەکتەب با بڵێین و ئێمەش بۆ نمونە بەشداریمان لە خولی چالاکردنی مێشکا کردووە نازانم ئەبێت لەو 5 سەعاتە زیاتر بخوێنین چونکە بۆ نمونە ئێمە بۆ نمونە با بڵێین زووتر شتێک وەرەگرین بۆ نمونە وێنایەکەکەی بە شتێک ئەو قسە بوو هینا ئێمە کاتی سەعەکەمان کەمترە بێت وایە بە دڵنیایی کاتی سەعید تۆ کەمترێ پێویستە بەڵام چۆن بۆ نمونە ئەو قوتابی 5 سەعات سەعیەکە لەوێت چ ساڵ 80 دێنێ تۆ کە چالاکردنەوەت خوێندووە یا دە و تەکنیکەکان ئەزانی و بە 5 سەعات بە 3 سەعاتیشی 5 سەعاتەکەی ئەوەکەی من ناڵێم 3 سەعات سەعیکە ئەی خۆ تۆ ناتێت 80 بێنی تۆ ئەگەر 5 سەعات سەعیگەی لەوە چێ 90 بێنی بەڵام ئەی ئەگەر 6 سەعات سەعید کرد لەوە چێ نزیک بیتەوە لە 95 و بەرەوسەر کەواتە من ئەڵێم تۆ کە چالاکردنەوەت خوێندووە مەیە بڵێ وەڵام فڵان کەس بە 5 سەعات ئەوە لەبەرەکە من بە 2 سەعات لەبەر یەکەم بارچم ئیستراحەت بم من ئەڵێم بە 2 سەعات ئیشەکەی ئەو بکە بەس 3-4 سەعاتی کرد سەعیکە بۆی تۆ بەڵکو دەرزێکی زۆر بەرز بێنی بەڵکو یەکێبی لە باشترینەکان زۆر باش تێگەیشتم لە قسەکە و دەستکانە خۆش بێ پرسیارێکی تریش مێ لە مامۆستا بازیان ئەو کتێبی هونەری یەکەم بوونە دەسەکەوێت لە مشارێک مامۆستا بازیان دوایی ئینشاءالله
لە گروپەکە بۆتان دانین کە هونەری یەکەم بوون کتێبەکە ئەو شارە لە شارەکان بە چ مەکتەبەیەک هەیە باشە؟ دەستەکان خۆش بە مامۆستاگیان ئازێت من دێن نا ئازیێت نییە لە قسمەکەی بەڕێزان ببوورە وەڵام ئەگەر ئاسایی بێت کاتمان تەواو بووە تەنها ئەتوانن 2 نەفەر وەربگرن بەڵام هەر یەکێک لەو کەسانش تەنها یەک پرسیار بکە مەمنونە بم ئەو بەڕێزەی مایکەکەی کردێتەوە بەڵێ فەرموو مامۆستا لەبەرەوەی کە زۆر کەس با من خۆم کەسەکە دیاریکەم ئەگەر بکرێ ناوەکەت باشکەی نووسراوە ئایفۆین شتی چوان نەژنووسراوە ئایفۆین فەرموو ئەو کەسەی کە ئێستاکە ویستی قسە بکە بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه بشیر وڵای ببوورەوە کەم تێک سووسمە کە نەمزانین چ ناوە چی نووسم ئەو ناوە هاتە سەرێ ببوورن فەرموو ئاسایە مامۆستاکە یەک بەشداری ساڵێک مێش بکە لە پۆی 12 لە ساڵەکانی بەشداری نەکرد بێ بۆ منە 3 ساعتی بەشتە چخەی بوو دەبتەن نیوە بە نێوەختەکەی کە بەشداری ساڵاک بوونی مێشک لە پۆی 12 بەڵێ ڕاستیەتی ئەگەر کەسەکە ڕاهێنان بکە و بە جدی تەکنیکەکان جێبەجێ بکە بەلایەنی کەمەوە ئەگەر شتێک جاران بۆ نمونە پێویستی بەوە بووە 3 سەعات خەریکی بێ ئەم جارە یا سەعات و نیوێ یا 2 سەعات خەریکە بێ بەڵام هەشە زۆر کەمتری کردووە یعنی من مەرج نییە نمونەی کەسێک پێ بڵێم زۆر یعنی فەرقی کردو بۆ نمونە هیوامان هەبووە لاپەڕەیەکی بە 2-3 سەعات لەبەر کردو ئێستا بە 5-6 دقە لەبەر یەکە ئەمە جیاوازیەکە زۆرە بەڵام بە جیاوازیەکی واژ نەڵێم بەڵێ احتیمالە نیواونی بۆ نمونە بەلایەنی کەمەوە تۆ لە ساعت 20 لە ساعت 30 لە ساعت 40 سعی بۆ بگەڕێتەوە زۆرە ساریکە هەموو ساڵەکە قسابکە زۆرەکە بەڵێ شەرمن مەحموود بەڵێ فەرموو فیراز بەڵێ فەرموو مامۆستاگیان عەلەیکوم سەلام سەرچاو باش مامۆستاگیان مەمنون جانە خۆش بێ سەلامەت مامۆستاگیان داوای لێبوردن ئەەکەم ئەم بابەتەی من پەیوەندی نییە بە پۆلی 12 ئەی چی بکەین مامۆستاگیان من تووشی شێرپەنجە بوومە خوای گەورە شفات بەیاخۆ سەلامەت یاڕێت مامۆستاگیان من کچەکەم پێشتر لەو خولانەی پێشوە لە دەورەکەی بەڕێستان بوو لە خولی بەهێزبوونی یادگار ئاگام لە جەنابەت بوو زۆربەی کات گوێم لە جەنابەت ئەکرد لەگەڵیا کە باسی ئەو یعنی زاڵبوونت ئەکرد بەسەر ئەو نەخۆشیەیە بەڵێ مامۆستاگیان پێشنیارێکم هەیە ئەگەر خولێکمان بۆ بکەیتەوە بۆ ئەو نەخۆشانەی کە ئەم جۆرە نەخۆشیانەیە و بیانەوێ زاڵ بن بەسەر نەخۆشیەکە یاخود ڕێنمایی تۆ چییە بۆ من من لە خزمەتم لەگەڵ و شنۆکە چارەسەرکاری دەرونیە مناقەشەم کردووە کە بە زووترین کات پرۆژەیەکم هەیە ڕایگەێنم پرۆژەکەشم پەیوەندی بەوە هەیە چۆن ئینسان کۆنتترۆلی لایەنی دەرونی مێشکی خۆی ئەکا و ئەتوانێت تەن دەروون دروستی خۆی باشتر بکە ئێمە شتێکمان هەیە پێی ئەوترێ سایکۆسۆماتیک بەو نەخۆشیانە ئەوترێکە لە ئەسڵا ئاوا سەیرەکەی جەستەیە بەڵام پەیوەندیەکی هەیە بەلایەنی دەرونیەوە و من ئەمەوێت لەوێ باز لەو تەکنیک و ڕێگایانە بکەم کە ئینسان چۆن تەنها بە کۆنتترۆلکردنی مێشکی ئەتوانێت دەست بگرێ بەسەر زۆر شت لە جەستەیە زۆر شت هەیە ئۆتۆماتیکی ئیشەکە تەنانەت مەسەرەن مەناعی جسمی ئینسان و ئیشتێکە ئۆتۆماتیکی ئیشەکە بەڵام هەموو ئەمانە ئەکرێت کە ئینسان بە کۆنتترۆلکردنی مێشکی کۆنتترۆلی ئەو شتانەش بکە ئینشاءڵڵا لەم ماوەی ئایندەیە لەوەتی ئەوە تا هەفتەیە ڕۆژی ئەوە ڕابگەێنین دڵنیام ئیسفادەی لەکەی شتێکی تر ئەوەیە کە باشترین شت کە تۆ ئێستاکە بیکەین تەمرینکردنە لەسەر هەناسەدان بە شێوازێک کە وەکو ریلاکسیشن زۆرترین هەناسە
هەڵمژی و هەناسە بیتەوە بۆی وەرگرتنی ئۆکسجینت بەرزکەیتەوە و هەرگیز تەسلیم نەبی. جوڵە و وەرزش یەکێکە لە هۆکارە زۆر باشەکان و ڕێنمایەکی کەشم ئەوەیە کە بابەتی خواردن ئەوە بزانە کە کاربۆهیدرات و پرۆتین خۆراکێکە بۆ ئەو زۆرە نەخۆشیانەی وەکو شێرپەنجە. یعنی شێرپەنجە چییە؟ تێکچوونی هەندەسەی خانەکانە و ئەبێ بە حاڵەتێک تۆ ئەمە ئەبێ خۆراکی لێکەم بکەیتەوە. جا هەموو ئەو شتانی کە زۆربەی مادەی پرۆتینی و کاربۆهیدراتە ئەبێ ئینسان بتوانێت کەمی کاتەوە و ئەوەی کە ئەتوانێت زیادیکە باشکردنی بارە دەرونیەکەیەتی، چکە باری دەرونی بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەر ئەو ڕژێنانەی مێشک لەوێ وەجارێکی کە ئەتوانێت کۆنتترۆلی جەستەی کاتەوە وەکو دۆپامین و سیرۆتۆنین و ئەوانە. ئەمەش هەمووی بە حاڵەتی دەرونی ئەکرێ. بۆیە باشکردنی دەروون بە ڕێگای زۆر جۆراوجۆرمان هەیە، بە وەرزش، بە تەمارینی نەفسی، بە دوعا، بە عیبادەت، بە هیپنۆتیزم، بە زۆرێک لەمانە ئینسان ئەتوانێت گۆڕانکاریکی باش لە جەستەی خۆیان بکات. بە دڵنیایی زۆربەی نەخۆشیەکان پێویستی بەوەیە کە ئینسان مەناعی خۆی بەرزکاتەوە. مەناع بەرزکردنەوەش زۆر پەیوەندی بەلایەنی دەرونی ئینسانەوە هەیە. ئەگەر ئینسانێک زۆر خەمۆک و دڵتەنگ و ترسنۆک و قەلەق بێ، بە دنیایی دایمە مەناعی نزمە. ئەگەر ئینسانێکی بەردەوام معنەویاتی بەرز بێ، مەناعەشی زۆر تەقەکە. شتێک هەیە بە ناوی سایکۆ نێرۆ ئیمینۆلۆجی، واتە باز لەوە ئەکا کە چۆن کاریگەریە دەرونیەکان کاریگەری ئەخەنە سەر سیستمی عەسەبی ئینسان و چۆن سیستمی عەسەبی و دەماری ئینسان کاریگەری ئەکاتە سەر مەناعی مرۆڤ. بۆیە بە دڵنیاییەوە هەموو باشکردنێکی لایەنی دەرونی و کۆنتترۆلی مێشک ئەبێتە هۆی باشکردنی مەناعە و باشکردنی کاردانەوەی جەستە بۆ هەر شتێک. بۆیە ئەبینی تەنانەت مردن، ئازار، ناڕەحەتی هەر هەمووی پەیوەندی بەوە هەیە. ئەو ئینسانانەی کاباری دەرونیان بەقووەترن، توانای بەرگەگرتنیشیان زیاترە. من حەزەکەم لەمە زیاتر لە خزمەتتان، بەڵام ئینشاءڵڵا لە کاتی تر لە بابەتی ترا ئەتوانم ڕێنمایی زیاترت بکەم کە ئیسفادەی لێ بکەی. ئازیان و خۆشەویستانم، ئێستاکە کات تەواو بووە. لەخوای گەورە داواکارم کە هەر یەکێک لە ئێوە لەم دنیا و لەو دنیا لە سەرکەوتوەکان بێت، لە بەختەوەرەکان بێت و ئەمەش بەوە ئەکرێت کە هەمومان خۆمان ڕاستکەینەوە. بەڕاستی نیەت باشکردن زۆر کاریگەری هەیە. تۆ ئێستاکە تەلەبەیەکی ئەم ساڵ بێتەوە پۆلی 12، ئەگەر نیەتێکی زۆر گەورەت هەبێ، پلانێکی استراتیژی گەورەت هەبێ، ئەو کاتە ئەبیتە خاوەنی معنەویاتێک، هیچ شتێک گورەت ناڕوخێنێ. بەڵام تۆ ئەگەر تەنها خەیاڵێکی بەسیتێک کردووە و دووسێ لەبەر قسەی ئەموو ئەو لەبەر ڕقی ئەموو ئەوە ئەتەوێت دەرەجە بێنی، ئەوە بە دڵنیایی ئیشێکی خراپەکەی. بۆیە باشترین شت ئەوەیە کە ئەوەندە هەدەفەکەت گەورە بێ، ڕوت هەبێ داوا بکەی لەخوای گەورە دەرەجەکانە بەرزکاتەوە، ڕوت هەبێ کە قوربانی بۆ بیت و شەو تا بەیانی سعی بۆ بکەیت. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە گروپەکەی تیلیگرامەوە. ئینشاءڵڵا بابەتی زۆر گرنگ لە خزمەتتانە باسەکەین و شتەکان ئەخەینە بەردەستان. ئەوەش ئاگادارتانەکەمەوە کە کۆمەڵێک وانەی تایبەت بە فیزیا و کیمیا و بیرکاری لەوەی کە لە ئاوات ئەکادیمی هەیە بە دیاری پێتان ئەدرێ. جا با من لێرە دڵنیا ببەوە مامۆستا شادی سەرکەوتوی مامۆستا گیان خوای گەورە پاداشت بداتن. سەلامەت بێ، خوا بژیت. زۆر مەمنون. مامۆستا شادی بە ئەرک نەبێ، ئەگەر مامۆستا شادی ئامادە بێ پێمان بڵێ وانەکان وابزانم لە گروپەکە بۆتان دانێن. وانەی تایبەت بە فیزیا، بە کیمیا، بە بیرکاری چەند وانەیەکان بۆ دائەنێن دیاری ئاوات ئەکادیمیە بۆ کەسانی کە ئامادە بوون ئەمشەو. کەمێک چاوەڕێ بکەن، دەقەیەک بۆی دڵنیان ببنەوە. مامۆستا بازیان فەرموو ئەگەر لە کۆتاییە شتێکت هەبێ لە خزمەتتان.
مامۆستا بازیان بە ئەرک نەبێ ببوورە ئێستاکە فەرمون. مامۆستا دەستەکانت خۆش بێ لە شت ساغێ مادوومان کردی ئەو شەو ئەوەی کە گرینگە شکر بۆخوا بەشدار بۆشی باشمانە بوو خەڵکێکی باشیش پرسیار دەکا قوتابیانی بەڕێزی ئینشاءڵڵا وانانەتان بینی من پێم باشە بە فرسەتی بزانن و مامۆستا ئومێد بەرپرسە لەوەی کە بەشدار بووان بۆ نمونە گروپێکی تایبەت زیاد دەکەین ئەوانەی کە دەبنە گروپ و ئێمە لەگەڵیان هاوکار دەبین ئینشاءڵڵا نەکە تا کۆتایی 3 مانگەکە ئیتر هەتا کۆتایی ساڵ ئێمە لەگەڵتان دەبین. مامۆستا ئاوا ئاگادارە هەر گروپێکە یەکەم جارێمە دەستمان پێکرد زۆر پێیانەوە ماندوو دەبین هەوڵ دەدەین هەموو توانای خۆمان سەر بکەین بۆ ئەوەی ئیتر ئینشاءڵڵا ئەوە ببێتە فرسەتێک بۆ ئەوەی 2 گروپ 3 گروپ چەند گروپی تر بە دوای دابێت و من زۆر دڵم بۆ پرۆژەیە خۆشە لە هەموو پرۆژانەی تر کە ئیشم لەسەر کردووە لەبەرەوەی دڵنیام ئینشاءڵڵا دەنگە و هاتنێکی باشی دەبێت و دڵنیام ئینشاءڵڵا جیاواز دەبێت لە هەموو ئەوانەی کە ئیش لەسەر پۆلی 12 دەکەن و ئینشاءڵڵا ئەوە دەبێتە فرسەتێک بۆ ئەوەی کە ئێوەش بە فرسەتی بزانن و لەم پرۆژەیە بەشدار بن بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا زۆرترین دەستکەوت و بەرهەمتانە بێ. مامۆستا دەست خۆش بێ لە شت ساغ بێ سپاس بۆ ئەوەی کە من ئەوڕۆ بەیەکەوە توانیمانیانی لە خزمەت قوتابیان دابین گەورەیە بۆ ئێمە لەگەڵ بەڕێزە دیتر لە هەر سپاس دەکەم مامۆستای بەڕێز دەستەکانە خۆش بێ زۆر سپاس مەمنون. بەڕێزان لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا بۆ ئەوەی پێتان بڵین کە ئەو وانانە قەرارە لە ئاوات ئەکادیمی چۆن بخرێتە بەردەستان. با لەم فرسەیە بەڕێزێک وەربگرم ئەڤین دلێر کۆتا کەس وەرەگرم ئەڤین دلێر بەڵە فەرموو. السلام عليكم مامۆستای بەڕێز باشی. سەلامەت بیاخوا سپاس دەکەم مەمنون. مامۆستاگیان ئازێر نەبێت 2 پرسیارەمە بوو. پرسیاری یەکەمیانم ئەوە بوو کە ئەم هاوینەی ئینشاءڵڵا یعنی ئەبمە پۆلی 12 جا نامێ زۆر سپاس مامۆستاگیان مەمنون و بڕیارێکیشم ماوە کە نامێ بەشداریکەم لە خولی هاوینە و بەشداریکەم لەوەی کە لە پەیمانگاکانە دەرس بکەم تەنها لە ماڵەوە. جا مامۆستاکانم زۆر دڵیان کردوم یعنی لە مەکتەبی خۆمان و لە پەیمانگاکانی ژانی دەرس ئەڵێنەوە و مامۆستاکەم داوای لێ کردوم کە لە مەکتەب یعنی بەشداریکەم لە خولی مەکتەب باشترە بۆ مەگ لە سایکردن لە سەر یوتیوب و سایکردن لە ماڵەوە. جانە ئەم بڕیاری من بڕیارێکی دروستە هەن نا لە ڕاستیە تۆ ئەتوانی تاقیکەیتەوە ماوەیەک خەریکی سعیکردن بی بزانی چۆنە ئەگەر ئینشاءڵڵا توانیت بەجددی بەردەوام بیت و ئیسفادە بکەی ئەوە زۆر باشە. جا خۆش نییە من ئێستا وات پێ بڵێم وەرە لە ئاوات ئەکادیمی بۆ نمونە دەرس وەربگرە بەڵام ئەشکرێت دەرسێ وەربگری بۆ تاقیکردنەوە یەکێ لەو دەرسانی کە لە ئاوات ئەکادیمی هەیە فیزیای کیمیا بیرکاریمان هەیە بۆ ئەوەی بەراوردەکەش ڕاست دەرچێ. با من پرسیارێک لە مامۆستا بازیان بکەم. مامۆستا بازیان بە ئەرک نەبێ ئایا لە پەیمانگاکان مامۆستایە کە بیرکاری ئەڵێتەوە بۆ نمونە احتیمالی هەمووی چەند سەعات دەرس بڵێتەوە لە ئاوات ئەکادیمی بیرکاریەکە چەنە؟ مامۆستا گیان لە هەولێر خۆی وایە ینی باشترین پەیمانگاکان ڕۆژێک ناڕۆژێکە دەورەیە هیچ دەورەیەکیش ناگاتە سەعاتێک یعنی 50 دقەیە 45 دقەیە با سەعاتێک بێ گەرەمە حسابی سەعاتێک بکەین لە هەفتەیەکدا 3 سەعات دەخوێندرێت و دەبێت لە سەرەتای مانجینۆ ینی دەورەی هاوینە تەواو ببێ. ئێستا ئەگەر قوتابی دەست پێ بکات تا مانجینۆ 3 مانجی لە بەردەمدا ئەی 12 سەعات جارانی 3 دەکات 36 سەعات. لە کاتێکدا ئێمە ئێستا مامۆستا کێوان دەرسەکە بۆ ئێمە تەزیل دەکات تقریبا وەرزی یەکەمی تەواو کردووە نزیکی 45 ساعتە مامۆستا بە قسەی خۆی وەرزی دووەمیش 45 دەردەچێت نزیکی 90 ساعات بەڵام بە پوختی یعنی هەموو پرسیارەکانی وەزاری داناوە مامۆستاش کۆی کردوتەوە بە مەرزەمەکی دەستنووسی خۆی ینی ئەمە داوامان لێ کرد سەرەتا مامۆستا ئێمە
منهجێکی بێکەم و کوڕیمان دەوێت دەمانەیە قوتابی کە ئەو منهجە ئێمەی خوێن نەپێویستی بە قوتابخانە بێ نەپێویستی بە مامۆستای تایبەت بێ نەپێویست بکات لە شوێنی کەسی بکاتەوە یعنی مامۆستایەکان وا عقدمان لەگەڵ کردو وعدیان پێداوین کە منهجێکی کامل بێ هەندێک شوێن بۆ نمونە حتا سەعاتە بیرکاری بەڵام ئێمە بە تێر و تەسەلی داماناوە 90 سەعاتە کە منهجێکە پێویستی بە هیچ شتێکی تر نییە ئیتر دەرسی تریش دەگۆڕێ مامۆستا بیرکاری لە هەمووان زیاترە کیمیا بۆ نمونە 70 سەعات تەواو دەبێ 75 سەعاتە فیزیا بە هەمان شێوەش مامۆستایان بڵێ دەستەکان خۆش بێ مامۆستا بازیان ئازیزان لە ئێستاکە لە ئەکادمیەوە ئاگاداریان کردم دەرسەکانی فیزیا و کیمیا و بیرکاری چەند نمونەیەک لە ئەم گروپی تیلیگرامی کە ئێوە داخل بوون بۆ زوومەکە بۆتان دائەنرێ ئینشاءڵڵا متابعی بکەن تەماشای بکەن ئەمێنێتەوە ئەوەی کە ئاگادارتان کەمەوە کەسێک کە لای ئێمە فیزیا کیمیا بیرکاری هەرسێکیان وەدەگرێ داشکانی زۆری بۆ ئەکرێ کەسێک کە چالاکردنەوەی خوێندوو ئەوە ژوەرەگرێ داشکانێکی زۆری بۆ ئەکرێ ئەوە خۆتان هەواڵی بپرسن بەڵام ئەگەر کەسێک لای ئێمە دەرسێک وەربگرێ من و مامۆستا بازیان ڕێنمایی ئەەکەین بابەتی پێ ئەڵێن دەرسی پێ ئەڵێن خودی دەرسەکەش تۆمارکراوەکان یەکە بەردەست ڕێنماییەکانیش لەلایەن کەسێک کە یەکەمی هەرێمە یارمەتی ئەدرێت لەلایەن مامۆستایەک و ڕاهێنەرێکی خۆمانەوە یارمەتی ئەدرێ هەتا وەکو ئینشاءڵڵا دەرسەکە وا بە پێرفێکتی تەواو بکە کە هەوڵ بە ساڵی ئایندە سەدی تیا بهێنێ و هەموو ڕێنمایی یارمەتیدانەکانی ئێمە بۆ هەموو دەرسەکان سوودی ئەبێت واتە ئەگەر کەسێک لای ئێمە هەر دەرسێ وەربگرێ ئینشاءڵڵا سوودمەند دەبێت لەو ڕاهێنان و ڕێنمایی و تێبینیانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشاءڵڵا لە گروپی تیلیگرامە و وانەکانتان بۆ دائەنین دڵنیان ئینشاءڵڵا ئیسفادەی لێەکەن و فرسەتێکی کەس دائەنینەوە بۆی بینەوە خزمەتتان بۆ وەڵامدانەوەی زۆرێک لە گرفتەکان و پرسیار و ئەو شتانی کە بۆتان دروست بۆ حەزەکەن تەرتیب بکەن ئێستاکە بەنسبەت کاتەوە کاتمان زیاد لە 15 دقیقە تێپەڕیەوە بەسەر کاتەکە ئەزانم کە لە کوردستان ئێستاکە زۆر درەنگە بۆیە لێرەوە خواحافیزیتان دەیەکەم لە گروپەکەەوە ئینشاءڵڵا پەیوەندیمان هەبێت خواتان لەگەڵ